جارێکی تر سڵاو هاوڕێیانەوە چاوەڕێم فەراد پیرباڵ خۆی دکتۆر فەراد پیرباڵ خۆی ناونیشانەکە بینە ناوڕێیان کاکە ئەوەی تر ڕووداوی ساڵە ئەوە کاک سەرکاو یەک دەقەبە ئەو لیnkە ڕەوانکەم بۆ هاوڕێم زۆر چاکە بەس لەوانە شنێت بابە دێ هەر پێدەراوە تۆزێ دوو جنێوبە بەو خەڵکە ئەوە لیnkەکەم بۆ نارد ئێستا لەوانەیە بێت کاک سەرکاو بەس میرۆ بێنە سەرەوە ئەگەر ئەزیەت نەبێت کاک سەرکاو بێت تر خۆتان باش هاوڕێیان لینکەکەم بۆی نرد لە مەسەنجەر گوتی ئێستا دێم ئیتر ئەوە چاوەڕێ دەبین ئەگەر ناویتان بینی لە خواروچکەوتم ناوی خۆت بنووسە و داخڵ بە و دەتبینین لینکەکەم بۆی نردووە ئەگەر بیکاتە ژوورەکە بزانین چەندی پێدەچێ هاوڕێیان ئەوەڵێکی مهمە کاکە بە سراتێکی کوردەوە هەر برادێکم ئەوشە نووستی و کاتی فەرات پیربال لە پاریس لەکنی بووە لە فەڕەنسا نازم وڵە لە شوێنە دەیرێتن شوێ کەسم دەکرد کە شاعیرە وهام دەبینی کە ئیلهام تیژە و ئێسکی فیلیش دەبڕێت پەیڤم بە دووی کلکی پەیڤەوە یەخست و داومدایە بە فەرات پیرباڵم گوت ڕاستە ئەنگوستە چاوی زستان هەتا بنەبانێ هاتووە هاوڕان ئەوە هات ئینڤایتم کرد بۆ سەرەوە عەفو کاک ئەنا بەدر ئاسای کوڕ ئاسایش هات ئەوە هات سەرەوە دکتۆر گیان بەخێر بێ چاو دڵمان ڕوو ئەوە مایکەکە خۆیەتی بکەرەوە دکتۆر گیان دوایی ڕسمێکی جوانیش لە پرۆفایلەکە دانێ ئەحمەد جوان مەمنون وەڵاوە ئەحمەد بۆ میکرد کاکێ ئەوە جیە ها لە بەیانیەوە باس ئەەکەی ناخرەوە چۆنە بێ لە بەیانیەوە باسی تۆیە کاکە فەرات پیربال بێت و هیچ معنامان نییە دەوەرە کاکە برامەوە لێرم دەنگم دکتۆر هەیە گیانەوە کاک سەرکاوە لەسەرەوە با ئەو پرسیارانەی خەڵکێتی یا ئیتر قسە بکەن فەرموو چەند کەس جوێی لێمانە 118 کاک فەرهاد 118 باشە من بە کورتی باسی بارودۆخی خۆم دەکەم باشە زۆر چاکە من پاشە و بەزمەی کردم بۆ وام کرد تەرازووی هێزەکانم تێکدا هەندێک یعنی ئێستا عەلی باپیریش ڕەنگە بڵێ ئەوە فەرهاد چ دەکە لەگەڵ بافڵی بافڵ پیاوێکی ئەنتیکەیە لای منیش پیاوی ئەنتیکەم خۆش دێ پیاوی ئەنتیکە یعنی چە یعنی یعنی ئەفکاری تازە قبول دەکا بافڵ من قبول دەکا هەستم پێکرد برادەرێکی زۆر ئەزیز پێمی گوتی یەکێتی نەبوو گوتی ئێمە معلوماتمان هەیە بافڵ تۆی زۆر خۆش دێ من تەسەوەڕی ئەوم دەکرد بافڵ منی خۆش بێت چونکە من و بافڵ ئیشاڵڵا هێشتا نەمدیوە باوەڕ بکە ڕووبڕوو تەبان هەتا ئێستا تەسەوڕ دەکەم بتانین پردێکی کولتوری و پردێکی ئاشتی دروست بکەین یعنی من ئێستا لە خودای دەپاڕێمەوە ئەو ئەرکەی کە لەسەر شانی خۆمم داناوە یارمەتیم بدەت جێبەجێ بکەم ئەو ئەرکە چییە هەمووتان دەزانن وا تەسەوڕ دەکرێ وایشە تەقریبەن
سلێمانی مڵکی یەکێتیە پارتی مڵکی نازانچیە ئەو نەوع سنوورانە دانراوە من دەمەوێت ئەو سنوورانە تێک بدەم و دوایە سەر لە نوێ دروستیان بکەمەوە من تێک دەرم نەک تێک دەرم تێک دەرم و دەشکرێ ئانارشیست بم لە هەندێک شت بەڵام ئانارشیستەکی ئەوهانیم کتابم خوێندبیتەوە و هەمیشە ئانارشیزمی بوونی من تێکدان نییە فکرم هەیە عەقڵم هەیە و محەبەتم هەیە و ئیمان و ئیرادەشم هەیە باوەڕم هەیە و بێجگە لەوەش خەڵک نازانێ من پلانیشم هەیە یعنی فەیلسوفێکم دەبێ فەلسەفەی سیاسیم هەبێ هەما لە هەولێر ڕێیانداوم لەسەر جادا حەزم لێیە من فعلەن دەکرێ بەم بڵێن ڕۆشنبیری سەرزادە یان لەگوزی داژی ڕۆشنبیر بووم بە خۆتان زانە زۆر کرد ڕقم لەو کەلیمێن قوربانت بابۆ بەڵام دەتانی پێم بڵێ فەیلسوفی سەرزادە من ژیانێکی نوێ دەمەوێت دروستکەم لە کوردستان بەهۆی ئەو حەرەکاتانەی خۆم سەوتی نەما دکتۆر فەرات دکتۆر جان دەنگت نەما زانم ئەخی دەنگم هەیە بەڵێ خانسا دەنگت هەیە دکتۆر پێویست ناکە بەخۆی بڵێ فەیلسۆف یان ئێمە هاتەوە زائد حەرەکە ئەنجا ئەنەرژی دەردەسێ و هێزێک دروست دەبێ من جسمی خۆم هەیە ئێوە نازانن جسمی خۆتان بەکاربینن هیچتان جسمی ژن مەسەرەن دەکرێ بەکار بێ و بەکاری شاتیا من دەمەوێت جسمی پیاوێک بەکاربینم زۆرجار قوونیشم بادایە ئەگەر پێویست بووی چونکە ئەو قوون بادانم یا ئەو حەرەکە ناشیرنم کە من وەکو شێوەی ئەوەی کە سێکس دەکەم دادگا دادیگایە ناوچێ ئەو شتانە لە شانۆ فێر بوویمە لە سینەما فێر بوویمە و ئەوە ژیانی ڕاستەقینە و فەلسەفەی ڕاستەقینەیە کە من ئەفکارم بکەمە حەرەکە ئێوە ئەفکارتان دەکەنە گوو من ئەفکارم دەمەوێت تعبیر بکەم خۆم بتەقێنمەوە لە جیاتی قومبەلا نا تەبعاً بەڵام بە وشەکانم بە تایبەتیش بە حەرەکەم بە تایبەتیش بە جنێوەکانم ئەو مەسئولە گەورانە حتا جنێویان پێ نەدەی یان نەکەیتە هەڵایەک وەکو ئەوەی من کردم و بۆتان دەردەکەوێت حەقیشمە چونکە کەرامەتمیان شکاند ملیاردێرێکی سلێمانی هەیە ناوی مەلا یاسینە لە کەرامەتمیدا ئەو چونکە نامەوێت لێرە باس بکەم بە تەفسیلی دەشدانم ئەو مەلا یاسینە گوتی وەرە ئەمن دەعمی جەیەکەت دەکەم ناوام چ دەکەم ئەمنی هاوێشتە ناو پرۆژەیەک کە مادیەن تێدا زەرەرم کرد پاشان مەسئولێکی گەورەی ناو پارتی کە ئەمن بەرامبەری هەڵسامەوە ئەوهام پێگوترا کە کاک ڕەوان بارزانی نەیهێشتووە ئەو ملیاردێرە دەعمی من بکا بە 6 دەفتەر بە 2 دەفتەر بە 3 دەفتەر جارێ معلوم نەبوو بەڵام وتی مقەدیمە ئەمن 2 دەفتەرونی و دەدەمێ پاشان کە زەرەرەکەمی لێدا وەکشاوە ژمارەی تەلەفۆنی خۆی هەمووی هەبوو هەمووی قەپات کردبوو پاشان لێم کۆڵیەوە دیتم پێم گۆترا کە کاک ڕەوان بارزانی پێوتوە ڕایگرا ئەنجا تێگەیشتم کە من لەم وڵاتە ناتانم فیلم بکەم ناتانم شانۆ بکەم ناتانم هیچ شتێک بکەم بیرم لە بافڵ کردەوە لەو کاتێک کە تەلەڤیزیۆنی یەکێتی هات وە داوام کرد وتم کاک بافڵ و کاک بافڵیش وجدانی چکە فەرێدون عەبدولقادر لە ماڵی حەمەی حاجی مەحموود
ئەو ملیاردێرەی پێم ناسان وتی کاک فەرهاد ئەو ملیاردێرە لە دەست خۆت نەدەی کتێبت بۆ چاپ دەکا نازانم چت بۆ گوتان لێیە چکا من نووسەرێکم حەقی خۆمم فەرێدون عەبدولقادر برای گەورەیم لە سەرچاوم چکە بە منی و ئێمە ڕەفیقین منیش بۆیە دەڵێم برای گەورەمە پیاوێکە خۆشم دەوێت چکە دەیەوێت ئاشتی دروستکە ئەنجا ئەو پیاوە ئەو هامیلێ کرد گەیاندمیە ئەوەی کە ئایا من غەڵەت تێگەیشتم ئایا ڕاستە ڕەوان بارزانی بەو پیاوەی و تۆ بەو مەلایەسینە دەزان چێ ئەو مەلاسینە ئەوەی کە لەگەڵ کاگنەوشیروانی بڕ شکایەتی لێم کردبوو لەسەر کتێبەکەی کە هامە لازم تەحسینی وشتی تریش ئێستا بووتە ملیاردێر ئەو وەختی بەگرتن میدا ئەو وەختی بەگرتن میدا با بکوێ کۆمپانیای بەڕێز یعنی جوان نەبوو مەسەلەن ئێستاش تەلەفۆنی بۆ بکەم جوابم ناداتەوە کاکە خۆ ئەمن عەریزەم نەنووسی بوو بەو ئاسمانەی لەسەر سەرمە بەخۆی هاتەلام وتی و پاشان سایەق کەشینات وتی تۆ چت بوێ لۆت دەکەم وتم ئاخر فیلمێکم هەیە فیلمێکم هەیە فعلەن لەسەر ئەسیرێک لەسەر ئەسیرێکی فەڕەنسی لە سەردەمی سەلاحەددینی ئەیوبی سیناریۆیەکی فەڕەنسی کوردیە باسی سەلاحەددینی ئەیوبی دەکەم باسی ئەو وەسیلە دەکەم تاریخە بەڵام فەلسفەی فەرهاد پیرباڵە سەرکاو باوەڕی پێم هەیە کە شتێکی جوانم نووسیوە سیناریۆکە ئیتر بۆم باس کرد فیلمەکەش ئیتر ئەوهامی لێ کرد و کە من کۆڵیمەوە کە پێیان وتم ڕەوان بارزانی ئەو شەی کردووە وتم دیارە ڕەوان بارزانی ڕێگەم لێ دەگرێت و دەلیلیشم هەیە وەک دەبینن ئیجازەم نادنێ میرۆ شوێنێکی ئاوات دیوەتەوە وا لەوێ ئەوە پێش ئەوەی میرۆ ئەوە چەند ساڵە توخوا تو توێ خاریت ئەمن 4 ساڵە تقریبان لەوێ نیم 3 ساڵ پێش هەنجینێژە و شوێنە بووە کەلاوە ڕاستێک ئەوە شاهێدا ببووە کەلاوە چۆن ئیجازەیان نەدەدا کار بکەم میرۆ دەچوینە لای پارەدارە چی دەیگوت دەبێ ئیجازە هەبێ کوڕی خۆم ڕۆدان ئەیوت بابە لەگەڵت دیش ناکەم چکا تو ئیجازەت نییە نەدەکرا زۆر کەسایەتی داهاتنە ئەوێ لە بیرما حەزت دەکرد پرۆژەی تایبەت لەوێ بکەن ینی شوێنەکی زۆر زۆر دڵگیر و تایبەتی ئەو لێرەیە کاتی خۆی بە ڕەحمەت بی شەوکەتی شێخ یەزدین تایبەتی کردیە بەو شوێنی ئەرشیف و بەو بابەتانەی دکتۆر فەرهاد و کتێبخانەیە و خەڵکەکی زۆر ڕووی وەرە خەڵک دەزانێت کتێبخانەیەکی فەرهاد پیرباڵی بی سەرکەو تاریخی فەڕەنسام هەڵگرتووە تاریخی سوریالیزم دەمەوێت دەرسی فەڕەنسی بلێمەوە دەڵێن ئەتوو ئیهانەی زانکۆ دەکەی کاکە تەڵەبەکانی دێن ئەمن دەرسیان پێ دەڵێن پۆلی چارن سەرکاو بەقەدەر پۆلی یەک فەڕەنسی نازانن منیش ئەو قسانەم پێیانوت بووە مشکلە وەرحاسر کاکە من جێگەم فعلەن عەقڵم گەورەیە ئەو کوردستانە تەسکە بۆم بۆیە سەرکەو ئەو پیاوەتێم بۆ بکە من فیلمەکانم ئاشکرایە بۆ دەنێرم کە تەمسیلم هەموو مخرجێک دەڵێ دەرەجەیەکە سەرکاو ئەو تکایەت لێ دەکەم مخرجێکی فەڕەنسیم بۆ بدۆزەوە من سیناریۆکەی خۆمی بدەمێ لەگەڵ ئەو مخرجە فەڕەنسیا بەخۆم دەوری سەلاحەددین یا سوڵتان مزەفەر بەڵام حەز دەکەم دەوری ئەسیرە فەڕەنسیەکە ببینم یان شتێک بارحاڵ من ئەو خەونانەم هەیە کابرای ملیاردێر زەربەم لێ دەدا و ئاخیریش ئەوەمی تێگەیان ئەگەر غەڵەتە دەمەوێ ڕەوان بارزانی ببینم کاک ڕەوان ئایا تۆ قسەت کردێ برام ئەگەر نا لۆ ناویچە مەلایەسین ئەوای گوتووە بۆ منی نەدیوە بۆ منی بان کرد فەرێدون عەبدولقادر بێتەوە لێ دەپرسم کاک فەرێدون ئەو پیاوە ملیاردێرە
چار جار میرۆ پێم باوەڕ دەکەی کاک فەرێدوونیش ئێستا هیوادارم گوێی لێم ببێ چار جار دەستی منی گرتووە کاک دکتۆر ئەو پیاوە لە قیچ خۆت نەدەیت چونکە خۆشتی دەوێ کتابخانەکەت تعمیر بکە و هەتا دوایی منیان یعنی فیلمێک بوو سیناریۆیەک بووە من پێشکەم لە میزانمدا لە کاگڕەوانمدا برای منە حەز دەکەم ڕۆژێک لەگەلی دانیشم ئەوە بە هەموو ملەتی کورد بڵێم ڕەوان بارزانی بێبەریە لەو مۆزوعە یعنی دەمەوێت بزانم جەماعەت یەکشت دەمەوێت بزانم بۆ لە هەولێر ئیجازەم نادەنێ ناهێڵن ئیش بکەم ناهێڵن لەسەر هیچ تەلەڤیزیۆنێک دەرکەوم بۆچی هەموو ئەو شتانە کاکە من مردم هاوار بکەم کەس تێم ناگەت چییە مەلاک لێکار وتی کاکە ئەو پیاوە تۆ فەڕەنسا هاتەوە خانووەکەی فرۆشرا بوو تەواو بۆ تێی ناگەن مەوزوعی من ئەو هەیە بەڵام سقم بەوە هەیە بافڵی ببینم زۆر لە مشکلەکانم حەل ببی و هەولێری شاری خۆمە دەمێنێتەوە شوێنی ئەو کتێبخانەیە چ لێ دەکەمە من لە دەست من نییە ئەو شتانە دەزانم لە کوردستان بابەکی گەورەم هەیە هیوادارم قەزیەم بگاتە دەستوی تێبگا بزانین ئایا کاکە منداڵیان لێ دەگا والله وبالله جەیەک بوو نازانم مەشروب خانەوە کاک ئیدریس بارزانی ئەو دیوی کڕیوەتەوە بابێ ئەو دیوەی منیش بکڕێتەوە ئەگەر نا هیچ پارەم نادەنە و دەرم دەکەن بەو گونەی ئەمن مڵکم نایە و دەژمرم بۆ معلوماتان بە قوربانی بم بە کاک مەسعودیشم گۆتەمە من دەمەوێت بمرم هیچ شتێک بە ناوم نەبی میرۆ پێم وتێ میرم فەرهادیان پێت وت میرم ئەوە زۆر مهمە وا بانگێکەی ئەڵێ میرم ئەمن لەبەر خاتری میرۆی هاتمە ئەو ژۆرەی ناز و کاک ئێستاش سەرکاو بێدەنگ مەبەستی دەبم ناوی من بوو وتی ئەوام پێم وت زانی کاک بە مەسعود مەسعود دەمەوێت بمرم بارزانی وتووە دوای میرم نا فەرهاد نا ئەو ئەڵێ کاک مەسعود دەمیشە دکتۆر گیان باشە بەسە ئەمە بە ناوەش قوربانی خۆشەوە منی تروای پێڵە میرمان میرم میری خۆشە گەورەمان میری میران دکتۆر گیان ئەوەی زۆر گرنگە لە بەڵێ ئێستادا بەڕاستیە من هەتا لەو لاژ بووم ینی جەرگم ژانی دەکرد لە بۆ ئەو هەموو ئەرشیفە وەکو ئەو پێشکەشکارەی هاتە ئەوێ ینی بەجددی ئەمن ڕۆژانە بەسەرەوە ئەرشیفانە دەگریام وەکو گەنجەشیش هیچ شوێن و جێ و ڕێیەکەمە من بە زۆری لە مادی خۆم زێم بووبەوە هەتا ڕام کرد هیچ شوێن و جێ و ڕێیەکم شک نەدەبرد ئەو ئەرشیفانە لەوێ بپارێزرێت چونکە بەڕاستی ئەرشیفی زۆر دانسقەی تێدایە ینی بەس هەتا زووە بە قوربانت بم لە ڕێی هەر لایەنەکبی ئەو جە کاک پاڤێڵە هەر چێەکە ئەو میرۆ لە ئەرشیفانە بخەرە سووسە کە حەدیثەکانی کورد بپارێزرێ بمێنێتەوە لە بۆ ئەو میلەتە زۆرت کردیە وەرە ینی بۆم کردەوە کورە بەس یەک مشکلە هەیە تۆزیان لەسەر نیشتیا بەنگلادیشێک دێنم بەس ئیمکانێتی ئەوەم نییە بە سەڵاحەت پێ دەڵێم میرۆ وەڵڵا هەتی دەزانم بەنگلادیش ئاگاداری وەزاتە زاری دێ یعنی $20 سێ سعات ئیشم لۆ بکە والحاصل یعنی تەنیا باڵم بە خۆشت دەزانی بۆیە دەبێ هێزێک هەبێ یارمەتیم بدا ئەو هێزەش کاک بافڵ قبولی کردیا بزانم هێشتا نەمدیوە و مەوزوعی خۆشم لە هەولێرێ ئەو باغا بابی بنەوە یعنی وەڵا یەک شت پێ بڵێم هیوادارم دکتۆر گیان ببوورە کاسەرکاو ئەو ئومێد شوێنە خۆشنا مڵکە و ینی بەجددی ئەوە نەیگەێنێتە تازە حەدێک کە مڵکەکی ئەمە سەری خۆمەگرم حەد نێمەوە بەڵام لە پێناو هەولێر شەڕ دەکەم لەگەڵ ئومێد خۆشناوبی لەگەڵ هەر چێبی دەبێ خودداش بگەڕێنمەوە ئەوڕۆ لە ناوەڕاستی هەولێر بووم قڕعانەکەم لە ناوەڕاستی بازاردانە لەسەر مێزێکی بڵندی گەورە وتم لە پاش مەرگم وەسێت بێ قڕعانێک لێرەوێ ئەوە بۆم کرد ئەمڕۆ ئەوێ ڕۆژێژۆم کرد بۆ ئەوەی بە ملەتی خۆم بڵێم
مش دەتان دەدەمێ قورئان و حەق دەگەڕێتەوە کوردستان تەواو ئەوەم دەوێ من هەدەفی من فەرهادیان فەلسفەی من کێشەی کوردستان ئەوەیە هێنانەوەی کێشەی خودایە کوردستان ئەوە نییە هێنانەوەی حەقا خودای یعنی چ یعنی عەدالەت یعنی قانون یعنی جوانی یعنی درەوشانەوەی حەقیقەت و حەقیقەتیش دەوی سەری ببڕی دەنادەر ناکەوێ بۆیە توندم بۆیە زنێو دەدەم بۆیە چکە حەقیقەتیان دەناسم ومێت خۆش ناو پێم وتم کاک نەچیروان بەڕێیت و پێی ناخۆشە بچم گوتی ئا وتمەدی کاک مەسعود گوتی ئا وتمەدی کاک مەسعود گوتی ئا وتم زۆر غەڵەت لەوانە تێگەیشت میرۆ حەق خۆمەوەی پێوڵم هاتوو بۆ خۆت یعنی باشترە و بەناوی دەناسیت ئەوانەوە حەقێتی کاک مەسعود گوتی نەچی برام کاک نەچیروانی فەقید گوتی نەچی برام قوربانی جەنابی سەرۆک بم قسەیەکی لەو مۆزوعە کردووە چاوەڕێی من دەکەن چ دەکەم کەواتە حەڕەکەی من گرنگە کەواتە من فەیلسوفی حەڕەکەم دکتۆر گیان یەک گێرم بە بردنەوەی حەڕەکە کچکە لەسەر قسەکانت دەبێ هاوڕێ حەرەکەت کاتێک بکەم دەبێت نمایش بکەم دەبێت تعبیر بکەم دەبێت هاوار بکەم جۆلەیە باشە سەر کاو بەس لەو هاوڕێیان بەس قورانە ئەوەندە تێ دەمێ ناگەم بن لەو کاتێک قورانە دکتۆر کێشەی فەرهاد کوردستان ینی ئەوە لەو نییە قورئانە قورانی بەرتە بگرێ ناگەیت کە بڕۆ قورئان لە یعنی قوران عەدالەت و حەق وەرە قورانیانی جمهوری ئیسلامی هاوڕێیان نەخێر دەمەوێت نەخێر ئەوەندە بڵێم قورئانی باوەڕتان هەبێ فەرهاداوە ئی فەیلسوفێکە دکتۆر ئەمن لە وەرە ڕاست حوارم لەگەڵ جمهوری بکە ئیسلامی کوردستانی پڕ کردووە لە قوران ئەوە نییە وەرە دانیشە لەگەڵ من باسی قورئان کرد واز لەو مەوزوعە بێنا من بەبێ قورئان ناتوانم هیچ ئەزانم بکەم ناتوێ باسی بکەی بەس قورانەکەی دەمەوێت باسی خۆتە یا بکەم ئەوەی کامەیە دەمەوێت ئەوەی باسی بکەم وەرجێڕاوە بەڵام ئێرە جێی ئەوە نییە خەڵک ئەزانم جێی بەس ئەوەی لێمانە وەرجێڕاوە دکتۆر بەڵێ کاکسەرکا وەڵای بەشێکم وەرگەڕا قورئانەیە کە وەرت ئەو ئەوەیە ئەوەی وەرگێڕاوەکەیە عەرەبیەکە نییە ئەوە باوەڕتان هەبێ جێڕاوەکەی کاک هاوڕێیان کاتەوە سەرکەوت زۆربەی کات کاک دکتۆر سەرکەوت هەندێک کاک جاری تر سەرکەوت بێتاقەت دەبی لە نا ڕوونکردنەوە بەڕاستی کاک میرۆ یەک دقا بەڵێ کاک سەرکاو بۆ چێمە بە وەرگێڕانەکەی دکتۆر قەنەعات نەکەین بجددی دکتۆر گیان زۆر شانازیەکەم زۆر فەخرەکەم کە تۆ لێرەیت و نازانم من چەنێ خۆشحاڵم بەڕاستی خۆشحاڵم کە لێرەیت دنیای ئەوە خۆش لە باسی نەبم بینی دوو نیشای لە بینی دوو ژنا دامناوی سێرکە بزانە لەلایەک من قورئانم بەدەستەوەیە و بەبێ قورئان وتم ناتوانم هیچ بکەم بەڵام لەلایەکی تر هەمووتان باجۆتان لێبێ سیستەمی پەرلەمانتاری لە پەرلەمان خۆتان دەزانن لیستی حزبە ئەوە من زۆر مهمە ئەوە لە فەلسەفە سیاسیەکەمدا وتومە و کاریشی بۆ دەکەم کە پێویستە لیستی جوتیاران و گوندنشینان لە کاتی انتخابات دەچم گوند بە گوند دەگەڕێن دروست دەکەم ئەوە یەک کە چەند گوند لە کوردستان هەیە هەمووی دەگمان دەداتێ دەچمە لای ڕئیس عەشیرەتەکان ئاغایەکان کاکە لە پێناو فەلاحەکانی ئێوە ڕئیسی ئەو فەلاحانە وەرە نوێنەرتان برێرێ بۆ نییە ئەو ساڵ تەماتەی ناچین ساڵی داهاتوو گەرمی دەچین یعنی وجودی لیستی جوتیاران لە ناو پەرلەمانی کوردستان حرەکەت دەداتە ژیانی جوتیاران بۆ چاکردنەوەیان بۆ ئیسلاحەتکردنیان گوندنشین و جوتیاران یعنی هەزاران گوند هەیە کوردستان هەر نازانێ بەشەری لێیە ئەو گوندانە دەبێت تەنزیم بکرێنەوە دەبێت ئاوکارەبایان وها بۆ بچێ وەکو ژیانی نێنە ناوشار هەموو ڕادەکەنە ناوشار بوونەتە شورتی مرور بوونەتە حیمایە بوونەتە مریشتی خەڵک دەدزن یعنی لە برسان چکە لە شار ئیش پەیدا نابێت لەوە زیاتر ئەنجا ئەو گوندانە دەمێ ئاوەدان بکەمەوە بەهۆی ئەو لیستە لەلایەکی تر دەمێ بزانم کاسبکاران تەکسیەکان زۆر ئەمنیان خۆش لەوێ دەنگم هەیە یعنی بە یەک تەلەفۆن 500 ساحێبی تەکسی
دەینمە سەر جادا مان بگرن مەسەرەن. بەڵام ئەگەر لیستەکەم بۆیان دامەزران بە ناوی لیستی کرێکاران و کاسبکاران، ساحب تەکسەکان دەکەونە ناو کاسبکاران. لەلایەکی تر کە ئەوە زۆر ئاسانە، دەمێ لیستی گەنجان و تەڵەبان. ئەو سێ لیستە بە تایبەتیش داوا دەکەم ئەو ژنانەی کە دەیانەوێت لیستیان هەبێ، دەبێ لیستەکی ژنان هەبێ سەربەخۆ، پارتی بێ سەرچاوم، من هم دکتۆر، من هم بەڕاستی من هم یەکەتی بێ حەقەی ناکە. کاکە گۆڕان بێ. بە تایبەتیش من حەز دەکەم ژنە محەجەبەکان بێ، ئەوانەی لە حەزبی عەلی باپیر و یەکگرتوون، بێنە ناو لیستەکەمان، منیش لەگەڵیام، منە بمە بێنە سەرۆکی ناو لیستەکەمان. ئەمن پیاوم خۆم لە پێناویان فیدا دەکەم. وەڵایی تۆ ئەیکەین بە ئەنداممان، بەڵام تۆ ناکەین بە سەرۆک لیستمان. من کە زۆرم خۆش ئەمن نامە سەرۆک لیست، بەڵام وەکو باپیرەیان من ئەبم ئەوڕێیان ئەرێ ئەو قسەدانتیا با کاک فەرهاد قسە بکە تکایە. ئەو لیستە من نامە سەرۆک، بەڵام ڕێکیان دەخەم وەکو باپیرەیەکیان، وەکو بابە نۆیەلێک ئیشاڵڵا، وەکو مامێکیان، وەڵڵا وەبیللا وەکو خزمەتکارێکیشان. چونکە فەخر دەکەم ئەگەر ئەمن ئەو شتانە بکەم، ئەوەی من بۆ ژنان دەیکەم ئاخیری دەبێتە احترام و شۆهرەتی زیاتری. من قاسم ئەمینێکی گەوات لە مەسڕ لە 905 کتێبێکی بە عەرەبی نووسی وە کورد بووە لەسەر ژنان. ئێستاش فەمینیستەکان احترامی ئەو پیاوە دەگرن، کورد بووە بە عەرەبی کتابێکی لەسەر ژنان نووسیوە. من بەلامەوە گرنگە ئەمڕۆ مەسەلەی ژن بچێتە ناو پەرلەمان. ئێستا مەسەلەی ژن لە ناو ئەنجومەنی خانمان و یەکێتی ژنانی یەکێتی و یەکێتی ئافرەتانە، دەبێت لەو حەزمە دەریان بێنم و ببنە ژنیش لە حەزب بێتە دەرێ. ژن لە حەزب نێتە دەرێ ناتوانێ ژن بێ، ناتوانێ. بەڵام قەیناکە پارتی بێ یا یەکێتی بێ، بەڵا لەوێ باسی پارتی و یەکێتی بکە. هەر بۆ خۆم قژی دەگرم ڕایە چێژمە خوارەوە، حاو شەرەفی ئەو ژنە دەبم. نابێ ئەو ئەی لە لیستی ئەتۆ کە هەمیشە باسی یەخستنەوەی خودا و قورئان و ئیسلامەتی دەکەیت، هەدەفت ئەوە حیزبەکە ئیسلامیەکان ئەو لیستە دەچمە لای عەلی باپیر، دەچمە لای سەرۆکی یەکگرتوو. سەرۆکی یەکگرتوو پێم واوی پێی خۆشە. عەلی باپیر وتی بیری لێ یەکەینەوە، بەس ڕۆژێک وەرە چایەک پێکەوە بخۆینەوە دکتۆر. هێشتا ئەو چایم نەخواردوتۆ لەگەر عەلی باپیریش. ئەوانە هەموو تەوحید دەکەم لە ناو یەک لیست. یعنی فەرهاد پیرباڵ دەیەوێ لە هەمان کات ئیش لەسەر حوڕیەتی ژن بکە، مافەکانی ژن بە لیستێک تایبەتی خۆیان، با ئیتیمای حیزبیشانە بێ. لە هەمان کات تەوحیدی ئیسلام دەکەم ئینشاءڵڵا 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 لە هەرێم. کاک فەرهاد خوا ئەو وەختە تۆ باسەکە هیچ ئەو وەختە پەیوەندی بە مەناکرێکاریش دەکەم لە هەرێم دەچێتە ناو پەرلەمان. تەواو لە ناو پەرلەمان با ژن شەڕ بکەن لەگەڵ ئیسلامیەکان لە ناو پەرلەمان. پەرلەمانەوەی خۆش شەڕی تێدا بێ. ئەدی ئەو هابێت زەلال پەرێشان جنێ و بە یەکێتێکی بدا حەزبایەتی نەخێر. حەزبایەتی ئەو وەختە حەزب دەمرێ، کۆتایی پێدێ وردە وردە. ئەو فکرێش ڕەنگە ئێستا نا، بەڵام هیوادارم لە داهاتوو لەگەڵ بافڵ باسی بکەم. بەڵام ئێستا مەوزوعێکی کولتوریە لەگەڵ بافڵ و پیاوێکە حڕیەتی نووسەر تێدەگا و حەقی هاوڵاتی تێدەگا. لە چاو مەهدی هین لە چاو ئومێد خۆشراوە، بەڵام کاک بافڵیش کۆمەڵک ڕەخنەی لێگیرایە ڕەنگە بەڵام پیاوێکە ئەمن بە گەنجی دەزانم، بۆیە حەز دەکەم سەریش بکەوێ ئینشاءڵڵا. دەی
وەکو ژنێک هەر بەڕاستی دوور لە هەموو لایەنە ئێوە پێتان وایە کە نازانم ئەگەر دەنگم قەتع بۆ بە هاوڕێیان پێم بڵێن ئێوە پێتان وایە کە باڵڵ بەکارتان ناهێنێ هەر بەڕاستی مەیانی بە تایبەت لە مەسایلی ژنا لە مەسایلی نووسەرە ئەگینا من کێشەم نییە لەگەر لایەنە حیزبی خۆم یەکێکم لە تووزانم بافڵ من بەکار بێنێ بۆ ئەوەی چۆن بیکەمە دکتۆر ئێوە جەوهەرێکن لە کاتی پێویستە مەسەن هەموو گەزێ پێویستی بە ئێوە پێویست ئامە کەس نییە بەڕاستی من پێم وایە کورسان پێویستی بە ئێوەیە من وەکو خەنسا کورسان هەمووی پێویستی بە تۆیە بەڵام آخر منیش پێم ناخۆشە بێ ئێوە بکەونە ئەو گێژەوەی بینی شەڕی حیزبەکان شەڕی ئەوەی بەڵێ من دکتۆر فەرهادم سەرخەست چون دکتۆر فەرهادە پێم وانیە هیچ لایەنێک بتوانێت دکتۆر فەرهادمان پێ بناسێنێ ئێمە پێشەوەی ئەو لایەنە نابوونی هەبێ و پشتی دکتۆر فەرهاد بگرن ئێمە دکتۆر فەرهادمان ناسیوە اینجا فەرمون کاک بافڵ من کەسێکە وەکو گوتم هێشتا نەمدیوە بەڵام تەسەوڕی ئەوە دەکەم مادام یعنی قبولی منی کردووە بۆ من زۆرە چکە لە هەولێر چوومە بەر دەرگای مۆت خۆشناو هەموو کتابەکانم دا حیمایەکانی نامە چشم نووسی گوتم حەز دەکەم بتبیرم نەمتان یعنی ئەو قسانەی کردیتم لە سۆشیال میدیا هەمووی ڕاستەوە حاصل دووبارەی ناکەمەوە لێرە بەڵام کە ئەتوو لە ناو ئاگر بسووتەی کەسێک دەست درێژکە بلێوەرە دەرت بینم من ئەوهام لە هەلووە بەڵام ئاگاداریش بووم کە هاتمە دەرەوە ئەو قسەم کرد تەوازنی قووەتم تێکدا لەو لای پارتی ئێستا نازانێت چ بکە لەگەڵم بەڵام ئومێد خۆشناو داوای کرد کە پاشی بافڵ کە دیم بچم بیبینم منیش ئێستا هاتوومەتەوە هەولێر ئەوە زۆر چاکە بەڕاستی چکە پارتی وایە حتا نەچیتە لای دوژمنەکەی ڕێزێ ناگرێت پارتی ئاوا پیسووە هاتوومەتەوە هەولێر چاوەڕێی ئەوە دەکەم دووژبەی کاک بافڵ وتی یان سێزبەی دەتبینم هەر کە هاتمەوە ئەووەڵ کەس دەتوی دەبینم کاک دکتۆر کەواتە یعنی لێرەش چاوەڕێ دەکەم کە بافڵی ببینم دوای بچم ئومێد خۆشناوی ببینم ئەگەر بچمە لای ئومێد خۆشناو مەسەلەن ئەگەر بڵێ کاکە وەرە دانیشا ئێمە چت دەوێت دەکەین ئەمن دڵم شکایە و باوەڕم پێیان نییە درۆی دەکەن وەرە داوام کردیا ڕەوان بارزانیت ببینم ئومێد خۆشناو من نامەوێت ببینم چونکە ئیشەکان لە دەست تۆ نییە ڕەوان بارزانی ئەمرت پێ دەکا ناهێڵن ڕەوانی ببینم ئەمنیش ناچمە لای ئومێد خۆشناو دەچمە لای بافڵ تێگەیشتن بۆ ئەوەی گەمەکەی بۆ ئەوەی گۆمەکە قوڵتر پرسەکانەکەی ئەوەندەی باسی بە پرسەکانێکی من ئێستای فەراپیلبان ناناسم واز لە مێژوو بێنم ئێستا ئەمن لە ناو گووی بەرپرسەکان برای من ئەمن ئێستا لە ناو گووی بەرپرسەکان مەلاکەم ئێستا ئیشوکارم بە میرۆی خورشید بە سەرکاو بە تۆ بە ئەو کچە جوانەی کە قسە دەکا ئێرە ئەوەدا کردوێتەوە ئیشم بە هیچ کەسێک لە ئێوە نییە من ئیشم بە گەواد و حیز و مەسئول و ئەو شتانەیە ئێوە چم بۆ دەکەن دەبێ بسم دانیشم قەرەوێتێک لەبەر کەم سیاسەتێک بکەم
قوربانی بافڵم خۆش دەوێ پیاوێکی تازەیە جیاوازە تەواو دەمەوێت بزانم ئەو پیاوە چییە چێە چی دەوێت شێتۆکێ ئەوە باشە فەرات لەگەڵ توێ ئەگەر شێتۆکەیە ئەمن خۆشترم دێ کە شێتۆکەیە بۆیە خۆشم دێ بافڵ پاکە ها من واز دەکەم لە زمانی یەک وەڕەنگە تەسیر تێ ئەڵێم لە زمانی یەک تێگەن خۆشترین وەڵای دەبێ ئەودا خۆشترین سەرکاو دانیشتە بێ باوەڕکە سەرکاو باوەڕم پێ کاک بافڵم نەدیوە بەڵام تەسەوەڕ دەکەم حەیرانی ئاخە کوڕی مام جەلالیشە سەرکاو کوڕی دادا هێرۆیە من لەگە دادا هێرۆ 3 ساڵ ئاخر ئیشم کردیا لەگەڵ مام جەلال خۆتان دەزانن یعنی لە مردن قوتارمی کرد دەهاتە پاریس مەشغوڵی ئەوە دەبووم ڤیزەی بۆ وەرگین لەگەڵ بەختیار ئەمین و سوزانم یعنی ئەمن بافڵ کوڕی ئەوانەیە کوڕی تاریخێکە بافڵ و دەمەوێت بزانم چێە خوبادم ناسی خوبادم بە دوو دانیشتن ناسی دکتۆر بەس بڵێم چونکە ئێستا لە ئێستا ئینتەرنێتم باشە دوای دەقەی تر باشترە بێ وەڵای منیش ماندوو پێت بڵێم ئەمن ئەمەوێ ئەوەنە بڵێم کە هیچ بەرپرسێک هیچ سیاسیەک هیچ حیزبێک فەرهاد پیرباڵمان پێ ناناسێنێ وە گەورە ناکا بۆ ئێمە هەرچەند بارودۆخەکە وایە کە تۆ ئەشێ لایەنێک بەڵام تۆ فەرهاد پیرباڵی بۆ منێکی خەنسا زۆر سەرتر و گەورەتر لەمانە تۆ یەک سەرکاوێک هەر نووسەرێک و ڕوشنبیرێکی کورد و بۆم فەیلسوفێکی کوردی ئەمانەی کە ئەمڕۆ دێن فەیلسوفەکانی فەلسفەی فەیلسوفەکانی ترم پێ ئەفرۆشنەوانێ من ئەوانە سەرەتا پێش سیاسیەکان شەرمەزارەکەم کە ڕۆژە نەهاتن لەسەر فەلسفەکەی فەیلسوفەکانی خۆمان بەڕاستی قسە بکەن کەوانە بەس لەگەڵ کاک بافڵ یەک لە پرۆژەکانم ئەوەیە لە ناو سلێمانی زنجیرە سیمینارێک هەفتەیەک ڕەنگە یەک بانک بخایێنێ شاری پایتەختی کولتوریە دەبێ شتارەی لێبێ لە ناکاو جەنابی کاک بافڵ ئیزنم بدا فەرموو سپۆنسەریەکم بۆ پەیداکە تەکلیفی ئەو پاراناڵوی یەک بانک لە سلێمانی فەلسەفەی فەرهاد پیرباڵ تەواو فەلسەفە چییە فەیلسوف چێە کاک بافڵ ئەوەی قبول کردووە لە ئێستاوە وە مەکتەبەکەشی دامان ناوە مەسەن ئەمە یەکێک لە هیچەکارم بێ لە هەمان کات فیلمێک بکەم نازانم چ بکەم دەچم خۆم دەبەخشمە سلێمانی کاکە بۆ عیبە چکە هەولێر ئەمنی ناوێ هەولێر بەس دەرێنە تو هەولێر بەس دەرێنە تو پیاوەکی عەزیمی وەرە ڕستمان لەگەڵ بگرا برام وازم لێبینە کاکە ئاخرە تومان خۆش دەوێ لە قوزی داچی و خۆشەویستتان بم بڕۆن بە حکوومەتەکەتان بڵێن فەرهاد علاج بکرێ هیچ نییە مەکتەبەکەم وەرن لێم وەرگرنەوە یان بمدەنێ ئیجازەم بدەنێ 3 ساڵە کاک بەسرور ئەمنی گەڕاندۆتەوە کوریا سەرکاو ناهێنن دەرز بڵێمەوە بەس مەعاشەکەم دەدەنێ ئەو مەعاشە حەرامە میرۆ کورە هەولێر ئەمنی کوشت بەڵام من هەر بە قوربانی دەبم لە ڕێگەی بافڵەوە ئینشاڵڵا کاکە دکتۆر فەرهاد یەک پرسیار فەرموو هەرێ کاتی خۆپیشاندانەکان لە ساڵ 2011 تۆ هاتی بۆ سلێمانی ویستت خەڵک هاتی بکەی وەڵام خەڵک سلێمانی تەماتەیان تێگرتی داوای بەس تۆ دەڵێ خەڵکی هەولێر سلێمانیش جوان بە خێراتیان نەکردی داوای لەبەر بزانە من پیاوێکم 2000 ژنم هینایە 3 جاران بریندار بوویمە 4 جاران لە سزن تەعزیبمیان منداوە من شتی جۆرا جۆر دەبینم برام ئەو زەمانی ئەو هابوو ئێستا وەزع شتێکی دیکەیە خۆ فەرهاد پیرباڵ قۆنەرە نییە لە پێم بکەی تەنگ دەبم فراوان دەبم من ئەوهام کاکی خۆم
فراوان بوویمە عەقڵم گۆڕایە وەزعەکە جیایە ئەو هەیە بۆیە دەڵێن جارێک ڕەخنە لە پارتی دەگرێت جارێک نەمەسعود بارزانی نام بچێ وەرە یەکێکتان بە مەکتەبی سەرۆک بڵێن کاکە فەرهاد مشکلەکانی حەڵکە لە هەولێر ئەو وەختە دەڵێن بافڵجان ئەتوو برای منی سوپاس بۆ ئەو تەنگە هاتنەت هەولێر ئەوەی کرد کە پێویستە بۆ قەومی کورد بکرێ بۆ من نا ئەمن بە جەنابی سەرۆکم گوتوان نامەوێ هیچ شتێک بە ناوم بکرێ هیچ تەواو کاکە و ئەوەشم بۆیە کرد بۆی بە ملەتەکەم بڵێم چاوم لە پارە نییە لە قوزی داچ پارەوەم بەڵام باشە دەمەوێت پارەم هەبێ ئەگەر سەرکەم بافڵیش بە هیوای کردی کاک فەرهاد ئەو کاتە چی ینی خواگەرەویش بەس قسە بوو یان شتەکان ئەو بەهستی ئەو وەختە چاوەڕوانی تۆ چینەکە نەبوو علی بابەلە ئەو وەختە دەگەڕێمەوە شاری خۆم و ملت زەمیری چ دەلێ هیچ مشکلە نییە بەڵام ئەمن خوێنی بافڵ جەلال تاڵەبانی بناسم من باوەڕەکەم فەراد بافڵ زۆر پێویستی پێ پیاوێکی بێت ئەو خائین و پێویستی بە دوور و خوێنی نابێت ئێستا یەکێتی زۆر پێویستیان بە کەسانێکە چکە یەکێتی خۆی لە تۆ زیاتر لە ئەزمایە وامەزانە تۆ پێویستت بەوە ئەو پێویستی بە ئەمن لە تۆیە ئەزمەدانی ئەی سەرکەوت بژی کاکە سەرکەو ڕێک ئاوایە هەمیشە ئەمن ئەوان لە پێویستیان بە تۆ ئەزمەدانی هەیە ئێستا بەڕاستیتان پێ دەڵم ئەمن لە ناو جەنگێکدام دەجەنگم ئەزمەم نییە من لۆ چکە مشکلەی پارەم نییە یعنی هیچ شتێک نامێ پارە پەیدا بکەم دەمەوێت شەڕێک بکەم شەڕەکە لە پێناو کۆمەڵێک مەبدەمە بەڵام ئەو مەبدەانەم بێ پشتیوانی هێزێک نابێ یعنی خۆتان دەزانن ملیاردەرەکان هەموو سەگێکن بەدەست سیاسەتمەدارە گەورەکانەوە بە فاڕوقی مەلا مستەفاشەوە پارتی منەتی نەماوە پارتی مەغرور بووە پارتی پێی وایە ئەڵێ کەسانی وەکو ئێمە خۆمان وەسفیانەکەین چییە وەسفی ئەڵێ پێویستمان بەوە نییە پێویستمان بەوە نییە هیچیان بۆ بکەین لەبەرەوە من پێم وایە تۆ چاکەکەیت ینی هەر کەسێ بینی بەهێز بێت و دژمنی پارتی بێت بڕۆ لای ئەو بەڕاستی ئەوە ئەگەر ئەو کاک چونکە سەرکەوتە ئەو حیزبا بێت تێبگا ڕۆژێت تێبگا کە من خەڵک ناچمە لای هیچ کەسێک. لەبەر هەرێم و هەولێرە لەبەر هەرێم و هەولێرە پشگیری لە بارزانیەکات ئەگیرا لەبەر چاوی کاڵی نییە لەبەر حیزب تێزەونەکەی نییە من نامەوێ ئەو سەردانەی خۆم و بینینەی خۆم بینی پارتی وێچەتی بە ئەو بەهێزکەم و تەوازنی قووە بکەم یان لە ئینتخابات دەنگ بافڵ بدەم و بم کڕێ من ئەو شتانە دوورم سەرکەوە ئەمەن دەمەوێ شتێک بکەم لە حەزمی خۆم بی بەڵام ئەفکاری دیکە هەیە علاقەی بە خۆمەوە هەیە شتەکان زۆر وازەحە لای من و زۆر ئارامم بەڕاستی چونکە فێر بووم کە نەگریم و خەفەتیش نەخۆم تووڕەش نەبم تەنیا تێبگەم من ئێستا تێدەگەم بۆیە ناگریم دکتۆر گیان تووڕەبوونەکەشم بۆ ڕاضەیە چونکە باوەڕم وایە مەسەرەن هاوار بکەی میرۆ گیان بابۆ گیان ئەمە ئەم هاوارە میرۆ ڕاضەی قورگ و سنگە لێت وەدی تێدەگەم ڕاستە فەرمووی ڕاستە فەرمووی بۆیە نازانی حەزم من بەبێتەکەم چی یەکەم بوو ینی لیستت کە دروست کرد شاپەکی تەر لە ئەڵمانیا هەر دەدەم دێمەوە دەماندامەک لە لیستەکەت ئەگەر کاسب بووم دەچمە ناو لیستی کاسبکاران ئەگەر جوتیاریم کردچوومە و گوندی لەگە بابم کاتی انتخابات زۆر خۆشە تەبان خۆشم هەڵگرتیە جەماعەت بۆ سەرۆکایەتی هەرێم
لۆ چونکە بەس سەرۆک هەرێم دەتوانێ سیستەمی پەرلەمان بگۆڕێ بۆیە ئەگەر نەبمە سەرۆک هەرێم بە سەراحەت پێتان دەڵێم ناتانم ئەو شتانە بکەم کە دامناوە دەبێ بچم ببمە سەرۆک لیستێک داخلی پەرلەمان بم لە ڕێی پەرلەمانەوە هەڵم بژێرن بۆیە من حەز دەکەم ئینتخاباتی سەرۆکایەتی هەرێم لە ناو ملت بێ ئەو ڕێیەی جەنابی کاک مەسعود لە ناو ملت بێ نەجارەشیش بۆیە بێ خۆی هەڵبژێرێ ئەو وەختا من دەنگ دەهێنم و لەگەڵ بافڵیش ڕێک دەکەوم بەڵکو دەنگنیدایە بەرامبەر بەوەی کە ئەمنیش دەچمە ناو گەمە سیاسەکان ئاخیری بەس ئێستا نا ئێستا مەکتەبەکەم و ئەوانە و لە سلێمانی خۆمیان پێدەبەخشم مانگەک فوڵ تایم فەرهاد پیرباڵ هەرچیم هەیە لە ماوەی ئەو مانگە لە سلێمانی قوربانی سلێمانی دەبم سلێمانی خۆشە دوایی پیاوێکم من ژنم نییە میرۆ هەولێر بە خۆت دەزانی دەچمە سلێمانی هەزار کەسەیە ماچی بکەم بیژێم برە ڕاوەستە نەکەی نا لە هەولێرە چێ بژەم وەڵاوە چی گوڵی گوتی هەیسەمە بوو برادەرمان بوو دەیگو دکتۆر دەچمە سەر 500 کەس قەرادێ بەس دێرێ پیاوی دکتۆر دەبینم دکتۆر 500 کەس دێرێ کاتەماندوو بە ئاگات لێبی بەڕۆخسەتان بران زەنگ پرسیارتان نەفرات هەبێ من کە چ لەوێ بووم پرسیارتان لە هەبێ سێر ماندوومە دەی لە هەولێر هەر عەرەبێکە هات لە ئوتێلی پەنجەستەرەی کچی ئیتر پێیانەوە لیستە بوو کوردتەوێ تورکتەوێ فارستەوێ بۆیانە بردن خۆیان پارتیەکان بۆ تۆ نییە لە هەولێر چونکە تۆ خەڵکی هەولێریت ئەجینا بۆ تورکەکان کە پێشوازیان لێکەن بۆ عەرەبەکان ئەوە کچ هەیە لە هەولێر لە هەموو شوێنێ کچ زیاترە بۆ میوانەکان تۆ میوان نیت شاری ئێستا تۆ بە پێچەوانەوە وای لێ هاتووە ئەو شارەی هەموو کەسە بەزی ئێوە نییە ئەوەی کە خەڵکی ئەو شارە بێت بەس من مەبەستم لەوە کاڵێم پارتی حزبی کوردی هەروایە لە بەهێزیە ئیتر منەتی بە میلەت نامێنێ منەتی بە ڕۆشنبیر بە کەس نامێنێت ینی لە غرورە هەمووشی لەبەرەوەکەوێت ئەوە لە جیهانی عەرەبی شاوایە دیکتاتۆرەکان کە ئەگەنە دەسەڵاتی منەتیان بە کەس نامێنێ چکە خەڵک ئەوان تێناگەن کە ئێمە بۆمانەوەی هەرێم ئەگەر بەرگری لە مەسعود بارزانیەکەین لە بۆمانەوەی هەرێمە بۆ هەولێرە ئەوان بە هەڵەت تحلیلەکە زۆر جوانە بزە بەدە من دەمەوێ بەو دەسەڵاتدارانە بڵێم ئەمریش بهێمە دکتۆر ئێستا زۆر ماندووی بەیانی تەلەفۆنەکەم بۆ ئیرۆک کە بتهێنێتە خەت و ئیشەڵا یەک ڕوومی تایبەتت بۆکەینەوە باشە هاوڕیان دکتۆر ئەکرێت جان دکتۆر هاوڕیان سلااو بۆ هەمووتان هاوڕیان ئەزیزی ئێستا دکتۆر هیلاکی جان زۆر زۆر پێشەوەی بڕۆیت وڵا باسی ژنت کرد من تاکەم ئافرەتێکی تەمە 6 ساڵەیە زۆر جارەوە کە قسە دەکەین باشتی دەکەین ئەم جارە دەیگوت وەڵی فەراد پیربال یەک ژنی لەو بینن وەچی تۆپیە بەرای لێنە هیچ عیبی نییە بەس دەیگۆ ئەو دنیا لێ تێکدا دەیگۆ ئیتر من ئەوە محلی داکمە گوتم باڵت بچێڕمەوە ژنەچی هەولێری 6 ساری دەستی ماز دەکەم قسەکەی زۆر ڕاستە بتەخۆم بەیاڵێ دکتۆر فەرهاد یەک دەقەمێکەکان داخەن بە یارمەتی با پرسیارەکەمان بکەین و بگات ئەم کاتەوە باش دکتۆر فەرهادگیان بەخێر بیت ڕاستەکەی پرسیارێکم هەبوو یەکەم دەقەکە هاتیتە ڕوومەکە باسی ئەوە کرد کە بە جۆرێ لە جۆرەکان کەسێکی ئەنارشیستیت ئایا بۆ کەسێکی ڕۆشنبیری وەکوو جەنابەت ئاساییە بۆ کوردێک لەو بارودۆخەیە نازانم مەبەستت چی بوو لەوەی کەوتت کەسێکی ئەنارشیستم هەندێک شت دەکەم
هەندێک شت دەکەم خەڵک وازانێ ئەنارشیستم بۆیە وتم بەڵام وتم ئەگەر ئەنارشیستیش بم دامەزرێنم ئەنارشیستەکان تەنیا دایان ڕووخان بەڵامە من هەدەفم هەیە ئامانجم هەیە بۆیە ئەنارشیست نیم بەڵام تەکتیک بەکاردەهێنم مەسەلەن ناچم داوا بکەم لە خەڵک بێنە دەرەوە مزاحەرەکە بە تاقیتە بچمەوە ناو بازار هەموو خەڵک لەم کۆ دەبتەوە مزاحەرەی فەردی دەکەم ئێوە ئەو شتانە ناکەن من باش تێگەم دکتۆر فەرات دەستخۆش چکە لەگەڵ هاوڕەیەکەم سێ ڕۆژ لەوە بەرکەوتینە گفتوگۆ عینەن ئەو قسەیەم پێوە دوتم ئەمە جۆرێکە لە ڕەفتارێکی ئەنارشیستی بەڵام خەڵک لە دکتۆر فەرهاد تێناگا بۆ ئەو کاراکات عینەن ئەو قسەیەم پێوت دەستخۆش زۆر سپاس فەرات پیرباوجان ئەمن نانەوامە باشە خوب بازم ئەوە زۆر بە حەقلانیت دەیبەستنەوە مەقسەدە تو چار ئیش بە یەک ئیش دەکەی بە نمونای ترم سوزانم بەڕانت ئیشێک دەکەی بەدەست ئیشێشتر بۆ ئیشەکان سایتر بووەوە ئیترە و سوزانم ئەو خڕکردنەوەی هێزە لە یەک نوقتە لە خۆتەوە باشترە لەوەی چاوەڕێی خەرک بیبێتە سەر جادەوە شتانە با من وەکو کوڕە دەشتە چیەک ئەو مەسەلەی کە حزبەکان بڕۆنە ناو چین و توێژەکان وە چین و توێژەکان لیستی پەرلەمانی بن پێم گرنگترین شتی تووە بە چەند جارێکیش پێم گوتی یعنی بەس سەر بگری بە بڕای من شتێکی زۆر زۆر جیاوازە جا هەرەوەندە بژیت هاوڕیان سڵاو چۆن ئەو کاتتان باش وەڵاهی من وەک دکتۆر فەرهاد جان سڵاو ئەمن وەک کوردەشی ڕۆژهەڵات سڵاو ڕێزی تایبەتیم بۆ کار دکتۆر فەرهاد پیرباڵ هەیە بەرنامەکانشی زۆر جار چاو لێ دەکەم باوەڕکە ئەوێ ڕۆژێ دوو ڕۆژ لەوەی پێش لەگەڵ خێزانم دانیشتبووین بەرنامەیەک بوو باوەڕکە گریانم هات ئەو بەرنامەیە کە کتێبەکانت کاناڵە کات نازانم چاکم لەبیر نەبووانە ینی بەڕاستی گریانم هات ئەمن تێت مەمنون سپاس سڵاوتان لێ بە ڕێزان کاک فەراگیان بەخێر بی وەڵا یەک پێشنیارم بۆ بەڕێستان کە کاک پاڤێڵتان بینی ئەگەر خۆت ئەمە باشی بزان داوای لێ بکەم بتوانن ڕاژەکەتان بگوازنەوە بۆ جامیعەی سلێمانی بتوانی لێرەوانە بڵیتەوە وەک لەوێ کە نایڵن وانە بڵیتەوە محازەڕە بڵیتەوە زۆر سواستا ئیشاڵڵا ئەگەر کاک بافڵ ببینم ڕەنگە خۆم بگوازمەوە بۆ چونکە من مانگێک دەبی لێ دوای ئەوە بەرهەمی ئەو شتا یعنی بە کورتی دەمەوێ بیر لەوە دەکەمەوە بچمە سلێمانی ببینم ئافرین باشترە دکتۆر جارێ ئەو ناشڵم خاتونە دوێنێ ئەو خاتونە دوێنێ هات بۆ تۆ ئەگریا بە ئێستا قسە بکات خات و گەشە بە خێر بیت چاوی ماچ دەکەم احترامم لەسەر سەری خۆمی دادنم بۆ من گریاوە خات و گەشە لێرەی وەڵاوا دیارە ئەلێرە نییە بە هاوڕەیەکی دیکە خوا وەرگین ئەخی گیان من قسێ بکەم هێرو خانگیان دەستێ ماوەڕیان خۆشوێ زۆر کە سەڵە پرسیارمان هەیە یان پرسیارەکەمان نازانم چۆن وەرگیرە هاوڕێیان بابەتەکە زۆر بەڕاستی جدیە و هاوڕێیانی تر لە ئەخی لە خات و هێرو لە کاک بەدرەدین و هاوڕانی تر ئەتوان پرسیارەکانتان بۆ بنێرن من تا ئێستا ناو سیارە بووم داوای لێبوردنەکەم ئەتوان بۆ هاوڕێیان بنێرن و دڵنیام هیچ پرسیارێک بە وەڵام من نادات کاتەکە زۆر درێژە کێشێت و گەر هەموو بەڵێ پرسیارێک بکرێت کاک فەرهادیش ڕەنگە من بۆیە ماندوو من بێت پێم وایە کە هەموو کاتێکە بین بە وەڵام کاکە من لەگەڵتان دانیشتم دکتۆر فەرهاد وەڵا
ئیتر با مایک بۆ ئەو بێتر بەڕاستی چاوەڕێی غانسا پرسیار ناکەم کۆمنتێکم بۆ هاتووە بەس با بیخوێنمەوە لەبەرەوەی کە والله سوێنی من داوم زیاتر قسە کاک نەکەم فەرهاد بەڵام پرسیار و قسەتان هەبێ پێم خۆشە ئەوە جۆم لێتانە ببوورە باشە جانی دکتۆر گیان ئەو خاتوترێی خوارەوە مەسجی بۆ کردوم ئەڵێ تو زاتی خوا بە دکتۆر فەرهاد بڵێ بە گوێن بە من بات پێڵاوی یەکەمە سەرسەرم هەر بەڕاستی ئەمەی نووسیوە ڕێک باشە عەیدان سپاس بکەیتن. فەخری پێدا فەرموو ڕێبازگیان فەرموودەمێکەوە هاوڕێنش چاوەڕێن با دکتۆر پرسیاریان گیان بکەن فەرموو. ویستم پرسیاری بکەم بەرحاڵ کاک ڕێباز فەرموو ئەوە لێرە نییە فەرهادجان تا لێرەی ئەمن بەڕاستی یەک شتێ زۆر گرنگە وەک کەس ئاور لێ نەداتەوە گوێمان لێتە فەرموو فەرهادجان کاک بەدر بیکاجان بابا کاک ڕێباز لە کەرکووکەوە قساکە خەتی خراپە با قسەکەی فەرموو پرسیارەکەی بکات فەرموو. فەرموو ڕێبازجان فەرموو بورە کاک فەرهادگیان دکتۆرگیان بەخێر هاتی زۆر خۆشحاڵ بووم زۆر مەمنونتان ڕۆژێک لە ڕۆژان من بێم بۆ سەردانیکردنت لە نزیکۆ بدبینم هەڵبەت هەدەر نەبوو هەموو کتێبەکانتم لایە هەموویم خوێندۆتەوە کتێبەکانی زۆر بەسوود بوونە بۆ ژیانی سەرەتاییم کە دەسم داوە بە خوێندنەوە پرسیارێکم هەبوو پرسیارم زۆر هەڵبەت لەباری تۆ بەڵام یەک پرسیارێکم هەیە بیڵم ئەوە شەوەیە لە بەرنمەیەکە باسیەوە کە ئەڵەی خەڵکی شاری سلێمانی زۆرترین لەو شارانی کە لە من تێگەن ئەو خەڵکی لە سلێمانیە ژێن لە هەموو شارەکانی تر جیاوازترن بەرامبەر بە من حەزەکەم لەبارەی ئەوە قسە بکەی بۆچی پێت وایە خەڵکی سلێمانی مەسەلەن بۆ شێوازن من لە عمری تۆ بووم دەوری 19 ساڵ 20 ساڵ کە شانۆگەریەک لە سلێمانی دەکرا تەڵەبە بووین پارەمان نەبوو بەڵام تەکسیمان دەگرت سوار دەبووین هەتا سلێمانی شەویش ئەماینەوە لەگەڵ شانۆکار و ئەکتەرەکان کەریم عوسمان و هەموو هونەرمەندەکان مناقەشەم دەکرد گەنج بووم بەڵام لە خۆم ڕادەبینی چونکە چیکۆفم خوێند بۆوە مەسرح مناسی بوو سلێمانی فعلەن هەموو خەڵک دەزانێ یەکەم ڕۆژنامەی کوردی لە هەرێم لە سلێمانی دەرچووە یەکەم گۆڤار یەکەم مەکتەب یەکەم نازانم چی ئەو هەموو شاعیر و نووسەرەی لە سلێمانی هەیە نسبەتەن بە هەولێر هیچی نییە لە کاتێکدا سلێمانی ئەو هەمووی هەبووە لە قۆناغەکانی تر هەولێر بە تایبەتی لە پەنجاکانەوە هەولێر وردە وردە گۆڤاری هەولێری دەرکردو سینەمای لێدامەزرا و نازانم چی و ئەوانە شارێکی دینی بووە هەولێر تورکمان پانتاییەکی زۆری هەولێری داگیر کرد و کاتی خۆی کوردی لە هەولێر کوردی نووسین زۆر زەحمەتە دەبێ ممارەسەی بکەیت چەندین ساڵ هەتا بتانی بەو شێوە سلێمانی بنووسی لە کاتێککە سلێمانی لە زگی دایکی یێتە دەرەوە سەگ باوەی قوربانیوە لە مناڵیەوە بە کوردیەشی زۆر وا دەنووسێ کە ئێمەی هەولێری معجبی دەبین یەکەم ئەلفابێی کوردی پیاوێکی سلێمانی نووسیەتی ئیبراهیم ئەمین باڵدار معنای سلێمانی دڵی کولتوری کوردستانە بەنسبەت منیش کاکە فرۆشی کتابم پێیان وتم مەسەلەن لە سانتیاگۆ لە سلێمانی چارقاتی هەولێر فرۆشراوە کتێبەکانم وە کە دەگەمە سلێمانی لە ناو جادا یەکێک حتا ئەگەر بێوێ ڕسمم لەگەڵ بگری ئاخر شت ئەگەر مناقەشەکەمان بەدڵ بوو خۆش بوو ئەنجا خۆم حەز دەکەم ڕسمیان لەگەڵ بگرم لە هەولێرێ بەس ڕسمەکەم لەگەڵ دەگرن نازانن چم عەرەبەکان عەرەب فێر بوونا ئێدەنم سەگ بە تو عەرەبی بوویتە عادەت خۆشویستن بە عادەت ئەمن قبوڵم نییە ئەو خۆشەویستەی کە سلێمانی دەمداتێ و ئەو ئێنێرژیە سلێمانی دەمداتێ متوێلە یعنی
سەرکاو بۆیان تەرجمە بکە یعنی ئاڵوگۆڕی شتەکان دەکەم هەولێر لێم وەرناگرێ و پێشم ناگات تا حەدەک لەزەتیشم لێ نابینی بەس ئەگەر بەخۆم مەشهدێکی کۆمیدی بۆ بکەم بەڵام سلێمانی تاریخم ئەزانێ لە ناویان بوویمە و ئاگاداری من زیاتی و بەسەراحەت دڵم سلێمانی نەبا فێرهاد بلباڵش نەدەبوو گرنگە سلێمانی کار من دەمەوێ ئەو تەسیرم لە بۆ ماوەی مانگەک بە سپۆنسەری شێ دێباوێ پارەی هوتێل و موتێل و ئەوانم بدەن و ئەو نوعشتانە دەچم فەلسفەی خۆمیان بۆ باز دەکەم لێ تەشویق دەکرێ فەرهاد پیرباڵ گەیشتە ئامانجی خۆی فەلسفەکەی خۆی بە ماوەی مانگێک لە سلێمانی مەطرح کرد هەموو شتێک چم بوێ دەڵێم لەسەر ژن فەلسفەم هەیە لەسەر سێکس لەسەر خودا لەسەر داهاتووی بەشەر لەسەر کرێکان لەسەر جوتیار لەسەر هۆمۆسێکسوالیتی هەموو ئەفکارم هەیە فەرمونون باباسیکەین وە بە تەمام ئینشاڵڵا دەست پێ دەکەین تەواو قسەم تەواو سپاس دکتۆر گیان فەرموو کاک بەهجەدەم کاتەوە باش بەدرگیان فەرموو پرسیارەکە بکۆچینە لای هاوڕێیان وەڵام دکتۆر گیان ئەم گوتم مادەم هەروە بیە مامەخەمە ئەو مەسەلەی ژینگە پارێزی و مەسرفگەراییە زۆر گرنگە یعنی گەیشتیتە کوبرەی ئاخر نقطەوە برێ لەسەری دەڕژێ ئەگەر ئەوشت کردە مۆزۆ ئیترە تو ئەو هەمووشت کردە مۆزۆ ئەوەش بکە مۆزۆ ینی بەڕاستی گەرمایەکەی ینی جەوەکەی تێک چووە من ئەوەندەی بزانم لە گوند هەمووی هیشکاتیە ینی خۆ کاتە چکە فەلاع بە کەلێک چی دێک کە جەو تێک چوو کە هەولێر بە بن سیارەکەت سلێمانی و ئەو شتانە ئەو دوو بابەتش زۆر گرنگن ئەو مەسرفگەراییە مەسەڵەن ئەو هەینانی سیارە لە هەموو دنیا لە هەولێر و سلێمانی و ئەو ئیتر تێکدانی بۆ ژینگەیە ئەو دوو بابەتە زۆر گرنگن ناوێ بە زۆری لەسەری بڵم ئەکیدت و دەیزانی بەس وەکو سەرە نقطە هەر ئەوەندە بوو فەرموو کاک باجەت مایک بە جەنابت باجەت لێرەیت وڵا دیارە لێرە دیار نییە لێرە نییە هێرە خانم فەرموو کاک باجەت لێرەم چ پرسیارتان ئەنە هەبێ کاک بەسەر بەرزەتمان و دکتۆر کاک گیان باجەت تۆنا مام دکتۆر گیان بۆ ئەوی پرسیار بکە لێت سپاسان لێوێ باشن بورن بەس من فەرموو چەند پرسیارێکم هەبوو لە کاک فەرهاد مامۆستا فەرهاد بڵێ تۆ لە بیرکردنەوەکان بیر کردوتەوە کە ڕۆژێک بچیتە ناو سیاسەت بە خودی خۆت دەچێ ناو سیاسەت وەکو فەرهاد یان دەتەوێت لیست دروستکەی و ئەگەریش بەیانی بەس بۆ نمونە ناو سیاسەت ئەو فەرهادەی کە هەموو چین و توێژە خۆشی دەوێت هەر ئەو فەرهادە دەبینێتەوە ناو کۆمەلگا یان ڕوخسارێکتر و فەرهادێکتر دەبینین ئەمن جارێ هێشتا ئیشەکەم نەکردیا ئەتوو غەمیەوەتە ئەمن پارەی وەرگرم و گێڕی بگۆڕم و نا قەزیم ئەوەیە بەلیست جیجیا نەکم لەسەر یەکێتی و پارتی بۆیە پرسیارم کرد بە لیستی جودا دەبی بەڵام ئەگەر یەکە پێشەتی بی جوتیار بی دیفاع لە جوتیار بکە لەگەڵی ڕێک دەکەوم هەڵی دەبژێرین بۆ ئەوەی دەنجی بدێنێ با یەکەتیوی بەڵام لەگەڵی ڕێک دەکەوین باسی یەکەتی بکە ئەشدادی دەسووتێنین فڕی دەدەینە دەرێ ئەوە اتفاق دەکەم لەگەڵیان تێگەیشتی بەڵێ بەڵێ بەڕاستی باشترین ئەنجا پڕۆژە و هەیە فەراد ینی ئەگەر تا کۆتایی بڕۆی بەڕاستی ئەم جارە بەڕاستی گۆڕانکاری دروستەکەیت من زۆر تەمامە باشە دکتۆر جان ئەی چیت بۆ چینی خوێندەوار هەیە ئایا تۆ پێت وایە بێنە ناو ئەو بەشەشەوە چکە تا ئێستاکە ئەوەی ئێمە دەیبینین لە پەرلەمانە خصوصن پەرلەمانی کوردستان کۆمەڵە کەسێک قۆرەغیان کردووە تەنها کوڕە ئاغا و کوڕە نازام سەید و کوڕە شێخ دەسێتن بەڕای تۆ وا باشتر با خوێندەوارەکە کوڕەتی با هەرچبی بەس لەگەڵی ڕێک دەکەوین کاک نەزمەدین سەرچاوم بۆ نمونە
تەواو باسی مشکلەی فەلاح دەکەی دەبێ خۆشی فەلاح بێ نا من بۆیە نابمە سەرۆک لیست و نابمە ئەندامیشیان بەڵام لە پشتیان دەبم مەسەلەن پارەم دەبێ ئەو کاتە دەیدەمە مەحامیەک بە شێوەیەکی قانونی وەرە ئەو ئیشانەمان لۆ بکە ڕەنگە هەر خۆبەخشیش بیکە بۆم کەواتە ئەمن دەبێ وجودی خۆم بەکار بهێنم ئەوە چاو دەست خۆش بێت زۆر سپاس خاتو لەرێ فەرموو پرسیارە هەیە ئەمن ئەو هەموو خەڵکە خۆش بدێ دەبێ شتێکیان بۆ بکەم فکرەیەکی تازەیە با بزانین پارتی چ دەڵێ پێی ناخۆش نابێ بۆ کاکتوانە چونکە لە ناوی من پارتیش هەیە بەڵام باسی پارتی ناکە ئەوە بە پارتی دیموکراتی کوردستان باسی بکەن زەلال پەرێشان باسی بکەن پڕحێو کاکتوانە فەرموو مایک بە تۆیە تەواو من جۆم لێتانە با زۆر قسە نەکەم توانە لەرەیت وڵا دکتۆر لێرم زۆر تا بەیانی قسەکە قابلە کاکتوانە وەڵا تا دیارە بەیانی لەمانە فەرموو کاک بەهۆ دەست توانە خۆش فەرموو بورە خاتوژان سڵاو و ڕێزم لێپیانم بۆ ئێوەی خۆشەویست وە سڵاوی تایبەت بۆ کاک فەرهادی خۆشەویست مەمنون دڵم وایە لە ژیاندا سەرکەوتوو بێ و من دایمان بینەری تۆم و گوێشت بۆ ڕادم لای من کەسێکی زۆر زۆر خۆشەویستی و هیوام وایە هەر سەرکەوتوو بێ دەست خۆش مەمنون گیانی من ئەوەندەش دەڵێم ئێوە بەشێکتان لە ئەوروپان ڕەنگە بەشێکی زۆرتان هی ئەو ناو ئەوروپا پێشنیار دەکەم بە هەمووشتان دەڵێم برادەرەکانم لە ئەوروپا لیستێک دابمەزرێنن لیستی کوردانی ئاوارە کوردانی دەرەوەی کوردستان لیستێک دابمەزرێ داخوازیەکانتان ئێوەش لە ناو پەرلەمان هەبن نوێنەرتان ئەو وەختا سەرکاو یا ئەستێرەکەریم یا میرۆ دەتوانێت لە بەرلین بێ من بەڵام وەستێرە هاوسەرۆکە بین هاوسەرۆکی لیندەکە پێوەرن بۆ نان نانا ئێرۆخانمانێ ئێمەش ئێرۆخانمانەیە کاک بەهۆزم کاتەوە باش فەرموو مایک بە تۆیە سڵاو ڕێز سڵاوێک تایبەتی بۆ مامۆستا و پرۆفسۆر فەرهاد پیرۆل لەڕناوێتین ئەسێکیش حەجیگەرە دیمە ڕاستی بەری چەندەکە من پۆرچەبی دوێک دیت ئەماژە پندێک کرد و کەسێک مەحاولە کوشتنەوەی کردن لێ مخابنی بەعنی دەنگت زۆر نزمە کاک باوەز نازانم لای هەمووشی وایە بەلی کاک سەرکەوت ئێستا باشە دەنگت نزم با من لە جیاتی بەهۆز شتەکە بڵێم کاک سەرکاو مەعجێبێکی سەرسەختی دکتۆرە باهوس چالاکوانێکی خەڵکی لای بادینان خەڵکی زاخوکە دەلالە پرسیاریشی هەبوو فەرموو باهوس ئەگەر تو نەشوی پرسیارە خۆ دەنگەهینی لە باک چەنەڵ نامەی بۆ ڕاستی نادۆ ناتوانێت فەرموو گەلکس بۆس بوو تاخان ساومن چ بسیار دوسانین بەلێ مخابنی وەکی منە پۆرچە ڤیدیۆ دیدی و مامۆستا فەرهاد ئاماژە پندت کرد و کەسێک هەیە محاولە کوشتنەوەی بکردن ڕاستیە زۆر دڵگران بیمە لێ ئەز تشتێکی بێژم ئەvە تشتێکی ڕۆن و بەرچۆڤانی مامۆستا فەرهاد پیرۆل ئەمشین بێژین خەزینەکە علمیە کەسانت وەکیوی ومە دووبارە نابن بە هێبیا من ئەوە رب العالمین تمنەکە درێژ ڕسپی بیت و من هەرەوە سوپاس بوو دەرفەتەوە و پێ خۆشحاڵ بیم ئەس ئەڤروکەت گەل مامۆستا فەرهاد پیرۆلی ئاغافتین گەلک فەرهادی باهوس هەر ساغ بی فەرموو دکتۆر گیان وەڵاهی مەسەلەی دامەزراندنی لیستە ئەوروپاییەکە حەز دەکەم یعنی ئێوە خۆتان لە ناو خۆتان دراسی بکەن چەند ئیمکانە
بەمەرجێک کە فەرهاد پیرباڵیش لە هەولێر یارمەتیتان بدە دامەزراندنی ئەو لیستە پێشنیار دەکەم بۆتان زۆرن کاکە با مەسەلەن مەقەڕێک لە لەندەن بێ بارەگایەک لە پاریس بێ ئاوا چاسار پێنج کۆ دەبنەوە و پەیوەندی دەکەن و قەزێکی نیشتیمانیە دوای ئەنتەرنێت دەتوانێت هەمووتان کۆ کاتەوە کاک چۆن لەو ڕوومەکە بوونێتەوە ئەتانین هەر ئەو ڕوومە بکەنە بیدایەت وردە بیکەنە پەرلەمانی خۆتان و لە باری قانونی مەحامیەک بگرن و داوا دەکەن ئاسانە یەک کەس لێرە هەبێ حەرەکەت بکە بە ناوتان ئەمن لە خزمەتتانم دەیان کەسی دیکەش هەروە حەز دەکا ئاسانە زۆر بیکەن ئەوە ئەکرێ ئەرکی سەرشانی کاک سەرکاو بێ دکتۆر فەرات وانە وەڵڵاهی ئەنجا ئێوە ئەگەر هەست ئێرۆکان بکەن باشە بوو کا لەحزەیەکی تاریخی دروست دەکەن دەبێ وا بکەن ئەی هەرچی هەر ڕووم دروستکەن و لە دوورەوە زنێ و بە حکومت بدەن و نابرام خۆتان کۆکەنەوە ئێوەش لیستێک دروستکەن ئەگەر ئەمنیش لیستم دروست دەکرد بۆ جوتیاران کە بە تەمام بیکەم ئێوە ئەو لیستەی خۆتان هەر بکەن بارد بە ملم قسەیتووە ها بارد بە ملم قسەیتووە باسەرەکە بڕوە باسەرەکە هێرۆخان بڕوە ئەگەر فەرمی کاگاراس پرسیاری هەیە و دەمێکە ویستی بێتە سەرەوە ئەم کاتۆ باش کاگاراس فەرموو دەنگت نایە نییە کاگاراس 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 ئەگەر بچیتە دەرەوە لە ڕوومەکە و بێیتەوە لەوانەیە سەوتت زۆر باش بێ ئێستا چۆنە ئێستا زۆر باشە فەرموو ببورن پرسیارەکەم ئەوەیە بۆ دکتۆر فەرهاد ئەگەر جوابم باتەوە زۆر سپاسێکم دین چییە بەنسبەت فەرهاد پیرباڵەوە دین چیا بەڵێ دین زەرورەتە نەک بۆ تەنیا کورد فەیلسوف نیوەتان زیاتر ڕەنگە بزانن یا هەمووتان فەیلسوف دەبێ فەلسەفەکەی بۆ ژاپۆنیەکیش هیچ نەبێ ئەوەی کە عەلاقەی بە غەیری کوردەوە هەیە بە بەشەریەتەوە هەیە بە سوود بێ تازە بێ دین ئەوەیە و من وا بیر دەکەمەوە کە لە داهاتوودا هەموو بەشەریەت و هەموو گۆی زەوی یەک خودایەوی و مرۆڤایەتی یەک دەوڵەت بەڕێوەی دەبا مەرکەزێک دەبێ تەسەوڕ دەکەم من ئەو مەرکەزە ئیسرائیل بێ تەسەوڕ دەکەم هەولێر بێ تەسەوڕ دەکەم فەڕەنسا بێ نازانم چۆن ئێستا بروکسل شاری وەحدەی ئەوروپیە دنیا ئەوهای لێدێ مەرکەزێکی دەبێ ئێستاش تەقریبەن وەی لە هاتووە خۆتان دەزانن بەس ئێستا تەوازنی دنیا لە 4-5 مەرکەزە کە گۆی زەویان یعنی تەوازنیان تێکدایە حتا تەسیریان لە ئاو هەوا کردیا ئەو مەرکەزانە یەکەمیان مۆسکۆیە ئەبینن چەند دوورە دووەمیان ئیرانە مرکزێکی مهمە ئیران سێەمیان تورکیایە چارەم بروکسلە وەحدەی ئەوروپی ئەنجا ئیسرائیل ئەنجا سعودیا ئەنجا کەواتە قووەت زۆرە لە دنیا ئەو قووەتانە دەبێ یەک بگرن بەو فەلسەفەیە کە باسی دەکەم ناوم لێ نایە کۆزمیک یعنی گەردوونی یعنی حکومکردنێکی گەردوونی دنیا گەردوون یەک دەوڵەت یەک کەس حکوم دەکا یەک کەس و لە یەک مەرکەز دنیا هەموو بەشەرێت کۆ دەبنەوە بۆیە بەڕێی من لە داهاتوودا
ئیسلام لە هەموو دنیا دەگاتە ئەوەی کە ئەویش پاپایەکی هەبێ یعنی مفتیەکی هەبێ وەکو پاپا مەسەلەن پاپا ئیمزای کرد کە هۆمۆسەکسوالەتی حەڵاڵە و بیکەن دەبێ ئیسلام پاپایەکی هەبی پێمان بڵێ ئیسلام ئەوەیە ئێستا ئەمە نازانی ئیسلام چییە داعشە سعودیەیە یەکگرتووە عەلی باپیرە یان ئەو هەموو حەزبە ئیسلامیەکە هەیە لە دنیا بۆیە دەبێ ئیسلام تەوحید ببێ یەک کەس پێمان بڵێ کە حیزاب باشە یا خراپە یان چۆنە یەک کەس پێمان بڵێ شەرعی ژن چۆنە و هەموو یعنی ئەو داهاتووە ڕووناکە ئەمن دەمەوێت دەورم تێدا هەبی لە ئێستاوە فەلسەفەی من تەنیا بۆ کورد نییە بەڵام لە ڕێگەی کوردەوە پاشان دەبێ ئەمن تەوحیدی ئیسلام دیسا ئەرچی من بێ لە شەڕق صلاح الدین ئەیوبی تانی ئەم نیش دەتانم عەلی باپیری گەوا چییە چایەکی لەگەڵ دەخۆمەوە گونی دەگرم و ژنە تازە لێ دەنین و تاوە دیێڵە حەیرانی تاوە بەشی دکتۆر فەرهاد ئانی خۆی ژنی نییە ئێوە ژنێکی تریش بۆ عەلی باپیر بێنێتە وەرە لەوانەیە مەقسەدی بێ بە کوشتی بوودا کاک سەرکاو بۆیە واجێ عەلی باپیرم خۆش سێرەکەریمی بۆ هێنین بەرات ئەوە ئیتر تەوا ئەی خنچێنێ ئەوە زۆر باشە داچکەی بەڵام ببوورە قسەشتان پێ بڕم ببوورە دکتۆر بەس باشە ئەگەر ئەمە وا بێت دین هەمووی بۆ مەسلحەتی خۆی بەکاری ئێنێ کەواتە دین کەی زەڕوریەتە ئێستا بۆچی لە ڕۆژئاوا دین یعنی زۆر کاڵە شتێکە ئایدۆلۆژیەیەکی هەر سەیریەکەن و بە ئاچایی سەیریەکەن بەڵام لێرە وانە لێرە هەر کەسە بۆ مەسلحەتی خۆی تقریبا هەر جێبەجێکردنی سیستەمی کاپیتاڵیستەکەیە هەر کەسێک کە گەورە بووی ترێخوا هەر کەر فکرێک بۆ نمونە دکتۆر عەبدولەتیف هێزی زیاتر بوو بە ئایدۆلۆژیەکەی خۆی سەپێنە بەسەر عەلی باپیرە ئەو زیاتر بووی ئەوە سەپێنە بەسەر کەواتە دین هەمووی بۆ بەکارهێنان بەکاری ئەهێنن ئێتر چۆن زەڕوریەتە بۆ ئینسانیەت دەڵێم بۆیە دەڵێم دەبی یەک پاپای هەبێ ئیسلامیش بۆ ئەوەی قووەتە لا مەرکەزیەکان کەم بێتەوە ئێستا لە غەرب یەک مەرکەز هەیە پاپایە نوێژ و تاعات و چ دەکە لە خوزیداچی عەلاقەمان پێدا نییە ئەو هێزە لە دەست پاپا کۆبووتەوە لە کوردستان لە شەڕق ئەو هێزە نییە لە دەست هیچ کەسێک نییە پەرد بووە تەوزیع بووە کەواتە ئیسلام یان دین لە شەڕق هێزێکی پەرتەوازەیە دابەش بووە دەبێ مەرکەزیەتێکی هەبێ مەسەلەن سەلاح الدین ئەیوبی هەموو شیعە فاتمیەکانی لەناو برد قەتوعامی کردن دەیویست یەک هێز هەبێ ئەوەی غەڵەت بوو ڕەنگە بەڵام دەیویست ئیسلام تەوحید بکە منیش سەلاح الدین ئەیوبم لە قوزیداچی ئەو شیعانە ئێرانە دەبم بەڵام لێیان مەنع ناکەم نابێ سوڵتەیان هەبێ دین نابێ بگاتە سوڵتەی سیاسی دەبێ بگاتە سوڵتەیەکی دینی موسسەیەکە کە ئەخیری پاپایەک بۆ خۆیان بژێرێ و کوردستانیش لە دەست سیاسەتمەداران بیسە چاو بەڵام دین زەڕورەتە نابێ بیکوژی نابێ فڕێدەی ئەبێ یارستان بکەینە دینی ڕەسمی کوردستان چی؟ یارستان بکەینە دینی ڕەسمی لە کوردستانەوە ئەو شتەی ناکەم چونکە زمانەی دانیشتوانی ئیسلام زیاترە یاسانی گەوا چێت 10-15 یاسانێک لە کوردستان هەیە نا دکتۆر گیان کۆمنتێکت بۆ هاتووە مەقسەدمە کە بیخوێنمەوە بۆت پرسیار لە کاک سەرکاو کەم کاک ئارازگیان خەڵک وەستاوە تخوا پێویست ناکەوە بزانم ئەخی هەموو کۆمنتەکان بێ زەحمەت ئیزندەوە کۆمەڵە خەڵک وەستاون و کاتەکەشی درەنگە و دکتۆریش ئاخی گیان بە ئیجازە
دکتۆر گیان ئەتۆش ماندووی داوای لێبوردن دەکەین بەس ئەو ئەزیەتمان دای کۆمنتەی بۆ ئەو خوێنمەوە باشە ئۆکەی بەس مەجال بدەوە بڵێم فەرموو بۆ کاتی تر دکتۆر گیان ئەگەر حەزت کرد باسی ئەو فەلسفەی خۆت باسی ئەو بابەتانەی خۆت لە بۆ خەڵکانە بکەی ئەوە خاتوخانساش ئیشارەی پێدا ینی باسی کرد کە ڕوومەکمان کردەوە بۆ خۆت دادەنیشیت هەوڵ دەدەین یەک دوو کەس ئەو پرسیارانەی کە دێ بیخوێنەوە لە بۆت و ئەتوش بەپێی پێویست جوابی خۆت بدێ و نەبتە سەر ئێشە و مەعمەعە لەگەڵت یا قسە و باسی زۆر جیاواز لە یەک کاتدانێ عەزیەتت بکە باشە ینی ئەگەر قسمەت بوو هاتیەوە کڵەپ هاوس یا ڕوون کرایەوە لە بۆت حاڵەتەکە ڕێک دەخەین ئەو شۆ لە ناکاو بوو شتەکان و ینی ئامادەی تەواو نەکرا بوو ئەگەر پێویست بوو بە خۆت حەزت کرد ڕێکی دەخەین ڕوومەکەوە هەوڵ دەدەین ڕوومی تایبەت بە خۆت هەبی هەر میرۆ گیانبیانی بە کاتەتر بێ لەگەڵ کاکسەرکاوە من پێم وایە ببورن لەگەڵ کاکسەرکاوە ژوور بکەنەوە بیتر خۆی کاکسەرکاو لە ستێیجە بەنیتر تۆ لە ستێیج بم لە ستێیج بم گرنگە گرنگەوەیە پرسیارەکانیش تقریبا بەنامە وەرگیرێت یان هەر هاوڕێ بێت پرسیارە خۆی بکات و بچێتە خوارەوە ئەوەی پێم وایە زۆر باشترە بێت چونکە هەر پرسیارێک لە گوشەنیگایەک و لە ئەوەیەکەوە بۆ لە پڕا بێ من پێم وایە تۆزیانی لێک تێنەگەیشتن دروستە بێتن وەکو زەختێکی لێدێتن باشە ڕاستەکە خەنسا هەروە باشترە بەس مەقسەدمە ئەوە ئەخوێنمەوە کۆمنتێکی زۆر جوانتکایە ئەڵێ بە خوێندەوار و نەخوێندەوارەوە بێ ئینسافانە ئەیانەوێت لە فەرهاد پیرباڵ پەیکەرێک داتاشن بە دڵی خۆیان من پێم وایە کۆمەلگا هێزی ئەوەی نییە فەرهاد پیرباڵ لە قاڵب بدات ئەو دەمێکە یەکلایی کردوەتەوە و خۆیەتی و ئەوێت خۆی بێت ئەوەی من بیستم ئەمڕۆ زۆر خەڵکی نەخوێندەوار ئەو پیاوە دقەیە من دەناسێ مەمنونیمە دقەیەک دکتۆرجان ئەڵێ ئەمڕۆ زۆر خەڵکی نەخوێندەوار هاتن پیرباڵیان لە تەرازووی معریفادا زۆر خەڵکی ئەفسوردە و شێوا و دەروون شیکاریان بۆ پیرباڵ کرد بەڕاستی کۆمەلگایەکی بێوجدانین گلەیی بێت لە هەولێر و لە هەولێریەکان کە ڕێگەیاندا پیرباڵ پەنا بۆ کاڵفامێکی وەک پاڤڵ ببات لێگەڕن فەرهاد ئاوا جوانە بەو هاوارکردن و عەزوولی و قسە و جوێن و جوێنانەوە زۆر جوانە من دڵنیام ناتوانێت لە سلێمانی زۆر بمێنێتەوە چونکە پێم وان نییە بتوانێت وەک ڕێبیت ئەحمەد هەردی و چەند قەڵەم فرۆشێکی تر بڕوا خەڵوزی نێرگەلە بۆ پاڤڵ بگەشێنێتەوە و ترش بکات بە کەبابەوە بۆ شاناس ئیبراهیم تکایە باوەشی بۆ بکەنەوە با بگەڕێتەوە بۆ هەولێر پێش ئەوەی کارەسات بێت بەسەریا پیرباڵ لە سلێمانی و لای سلێمانیەکان نابێت دڵنیام وە کوڕانی تاڵەبانی کارێک ئەکەن دکتۆر ببێتە مێژوو وە خۆزگە بەم ڕۆژانە بخوازین خەڵکی هەولێر ئەتوانن پارتی ناچار بکەن کە بیگەڕێنەوە بۆ هەولێر ئەبەستەکەم ئەوە نییە پیرباڵ تەنها مڵکی هەولێریەکان بێت بەڵام لەوێ پارێزراوتر ئەبێت ڕۆژانە وەک گەڵایدار لە ئەندامان و کادیر و هەڵسوراوانی خۆیان هەڵدەوەرێ و تەصفی ئەکرێن دڵنیام ڕەحم بە دکتۆر ناکەن لە کۆتاییدا ئەڵێم من کوردم و کوردبوونم خۆش ئەوێ بەڵام کورد شانسی هەیە کە پیاوی وەک پیرباڵی هەیە و پیرباڵ بێشانسە کە کووردە زۆر سپاس بۆ ئەو کۆمنتە جوانە بەڕاستی من شتێ بڵێم من نازانم ئەمە کێشەیە لە عەقڵی کووردا کەوا ئەزانن هەر کەسایەتیەک بچێتە لای سیاسیەکە ئللا ئەو ئەبێتە کۆیلەی سیاسیەکە بە پێچەوانەوە من پێم وایە ڕێک بە پێچەوانەوە ڕاستە کە ئەگەر هونەرمەند یا نووسەر کەسایەتی خۆی هەبێت بچێتە لای هەر سیاسیەکە مەمنونە ئەوە ئەبێتر وازی لێبێنین ینی سیاسیەکان دوژمنی ئێمە نین سیاسی باشەیە خراپ هەیە وەک چۆن هونەرمەندی باشەیە خراپ هەیە ینی ئێستا تۆ سێرکە فەراد ئەو ینی مەسرور بارزانی داوای وێنەی کردووە هین کوڕی مەسرور بارزانی داوای وێنەی کردووە لە سەنە بەرزنجی کەچی خەڵکی کوردستان ئەوە نەقێزەونن ئللا ئەڵێن سەنا بەرزنجی بۆچی وێنەی گرتووە لەگەڵ ئێکاکە ئەو داوای لەم کردووە
ئەو پێڵاوی سەنابەر زنجیە. یعنی بۆچی هەمیشە تۆ ئەبێ هونەرمەندەکە بڵێ ئەوە خۆی فرۆشت، کۆرە بابە سیاسیەکە خۆی فرۆش بە فەراد، ئێستا بافڵێوێ خۆی بفرۆشێ بە فەراد، یان بۆچی هەمیشە ئاوا لێکیتەوە هەتا کەی یان کەسایەتی کورد نابێ کۆبنەوە لەگەڵ هیچ سیاسیەکرا نابێ ئللا ئەبێ، ینی ئەمەیە ئەم فکرەیە لای میلەتەکە وایە. سەرکاوژان ئەمریکا لە حربی خۆی لە جەنجی خۆی لەگەڵ سەدام حوسێن لە حربی خەلیج سەدام زۆر لە ئەسیرەکانی لە جوندیەکانی ئەمریکای زۆر ئەسیر کردبوو بە هەزاران، چونکە کوێتی گرت ئەنجا ئەو ئەسیرانە وەزعیان زۆر خراپ بوو لە سزنەکانی سەدام. UN قسەی لەگەڵ محەممەد عەلی کرایی کرد، گوتی بڕۆ بە سەدام بڵێ ئەو ئەسیرانە بەردلە. محەممەد عەلی کرایی چووە لای سەدام حوسێن جۆلەیە بە سەدامی گوت گوتی هاتیمە لۆ یەک شتی ئەو ئەسیرە ئەمریکاییانە کە ئەمن جنسەی ئەمریکیم هەیە و ئیسلامم بەریان بدەی. سەدام حوسێن دەزانیت چ پێگۆ؟ گوتی ئینجا پیاو دەوێرێ بە قسەی تۆ نەکا، یعنی ها ئەگەر ئەبن بە قسەت نەکەم یەک بۆکسم لێ دەدەی و تەواوم دەکەی. سەدام حوسێن هەموو ئەسیرە ئەمریکاییەکانی بەردا. چێ؟ محەممەد عەلی کرایی مولاکیمە ڕۆشنبیر نییە لە قوزیداکی چەند ڕۆشنبیری کوردستان. کۆرە بڕۆنێەوە ڕۆشنبیری چێ؟ من دەمەوێت شتێک بکەم خۆشم باوەڕم نەکرد بێ، خودای گەورە چۆن تانیمەوەی بکەم، من دەمێ ئەوە لۆ ملت بکەم. خواتان لەگەڵ. سڵاو ڕێز جانی من من ئادابی ژوور و شت نازانم بڕاستی دەتوانم قسە بکەم یان وەڵا قسە بکەم ئادابی ژوور چێ؟ هەڵۆ گیان زۆر بەخێر بێ مامۆستا هەڵۆ فەرموو. دکتۆر فەرهاد سڵاو، کاکسەر کاو سڵاو، برادران هەموو سڵاو. دکتۆر فەرهاد هەڵۆم، تۆدوێکم بۆ دامەزراندی ڕەنگە بەبیرت بێتەوە یا بەبیرت نێتەوە. دامەزران لە عنکاوە خەریکی ستۆدیۆیەک بوون، ڕەفیقەکەی ڕەنجبەرم، هەڵۆی گۆرانی بێش. باشە ژانی من، باشە بفەرموو. تەیدەن بۆ قسەکەی کاکسەر کاو کە هێزی هونەرمەند، کەم پێم وایە فەرهاد هونەرمەندە و هێزێکی هەیە ممارەسەی دەکا، ئەوە زۆر گرنگە. نمونەیەک دێنمەوە، عارەب عوسمان چوو بوو داوای ڕەسمگرتنی لە قۆنسوڵی فەڕەنسا یان نازانم یەکێک لە قۆنسوڵەکان کردبوو، ڕۆوای لێ هاتبوو ئەو پرسیاری لێکرد بووی ینی عارەب عوسمان خۆی تعریف کرد بووت من عارەب عوسمانم، حەیران بێژم، هونەرمەندم، ئاوام دەمەوێت ڕسمێکت لەگەڵ بگرم. ئێتر قۆنسوڵەکە وتوی تۆ بۆ دەتەوێت ڕسم لەگەڵ من بگری؟ ئەمن ئێستا دەمەوێت ئەمن ڕسمت لەگەڵ بگرم. کێشەی هونەرمەندی کورد ئەوەیە کە حەزمی خۆی نازانێ. ئافرین فەرهاد حەزمی خۆی دەزانێ، ممارەسەی حەزمی خۆی دەکات. ئافرین دەمەوێ پایەی هونەرمەند بەرز بکەمەوە. بۆچی مەستەلاحێکم داناوە بۆ هونەرمەرد. ڕاستە بزە بە شەڕی من لە پێناو ئەوەیە کە وێنەی ڕۆشنبیر بشێوێنم، وێنەیەکی ئاوها دروست نەکەم بەخۆم بڵێم ڕۆشنبیرەوەیە، خەڵک بیر بکاتەوە. بەس من دەڵێم ئەوانە ڕۆشنبیر نین، ئەوانە هونەرمەند نین، چونکە قەدری خۆیان نازانن. کورا من نرخم گەیشتە نرخی ملیاردێرەکانی سلێمانی ئێستا. من تەییدیەوە دەکەم، ڕۆژێک لە ڕۆژان دەرست بە مندایە و ئەمن شتت لێ فێر بوومە، یەکێکم ڕەنگە میرۆ بزانێ. زۆر سپاس دەکەم کە من شت لە تو فێر بوویمە، ڕەنگە میرۆ من بناسی کە یەک لەوانم لەبەرەوەی
لە بەرەی ئەو هونەرمەندانە بینی کەوانە نیم کە ناشمەوێ ئەو نازناوم پێ ببەخشرێ لە بەرەوەی ڕسمێکی ناشرین هەیە. من پێم خۆشە کە تۆ ممارەسەی هونەرمەندی خۆت دەکەی و پێم خۆشە قیمەتی خۆت بەرز دەکەیتەوە و پێم مەمنون لە ڕێگای تۆوە ئەگەر ئەو گۆشەیە بێ قیمەتدان بخۆ و بەڕاستیش هونەرمەند پێویستی بە پاوەرە بەڕاستی پێویستی بە سوپاس نییە سوپاس چای پێنایە دنکە گلۆ ڕۆژەشی پێنایە وە سوپاس و ستاییش ناتوانێت یەک ئەیفۆڕت بۆ بکڕێ بۆی لەسەری بنووسی بە قەڵم ڕساسیش قەڵم ڕساسێکیشی پێنایە ئەو تەوژمەی کە پێی دەڵێن خۆفرۆشی یا بەرەوەرگتن یا بەرە کڕین یان چوونە بەرە لای من قسەی قۆڕە پارە پەیدا بکە تەرجیعی هەموو هونەرمەندێکم کردووە پارە پەیدا بکە بۆی بتانی شتێکی باش پێشکەش بکەیت جۆری پارە پەیداکردن لەبەرەوەی کۆپیڕایت نییە بۆ گۆرانی بێژ مەجبوری ڕێگای تر بگریتە بەر لەبەرەوەی خوێندەوارت نییە کتێب فرۆشی بە قەدەرەوە نییە فەرهاد کتێبێک چاپ بکە بەشی ساڵێک ژیانی و مەعیشەتی بکە مەجبور ڕێگایەکی دیکە بگرێتە بەر لەبەرەوەی تابلۆ نییە لە ماڵەکان بۆیە شێوەکارێک مەجبورە ڕێگایەکی دیکە بگرێتە بەر زۆر سوپاسان دەکەم برای من سپاس هەرتەریدن بۆ قسەکەی جەنابەت مەسەلەن من تابلۆکارم زۆر جاران $35,000 لەسەر داناوە من نەزانم کەس نایکرێت بەس نرخم بۆ داناوە بۆ ئەوی پێی بڵێم ئەو شتانەیە من دەیکەم لە سەروەتی باپیرت زیاترە خۆم مهم دەکەم بە نرخی تابلۆیەکەم بۆیە سعری زۆر دابێنم هەتانم بنووشتم $50 ڕەنگە یەکەکە بێت بەڵام $50 ناوێ نرخی خۆمم دەوێت $35,000 ئەنجا بزانە ئەو تابلۆی $35 زۆر کەرە هاو فەرات پرماڵە کەرنیمە قەدری خۆم و نرخی خۆم دەزانمە تو کەری حەیوان ئەنجا ئەوەیە شەڕی جەنگی خۆمم کردووە و لە یەک مەجال ناجەنگم مەیدانم زۆرە ئیشاڵڵە سەر دەکەوم دکتۆر فەرات گیانی من ئیدارەی چوارچرا گۆڕا بوو هۆتێل چوارچرا یەکێکی دیکە وەریگرتە بوو ناوی کاکەسرۆ ئێستا برادەرمە خۆشم سوتفە وای لێ هات لە یەکێک لە پێشەمەکان کە لایڤ میوزیکە بوو ئەمن و بڵێن هونەرمەند بڵێن جەلا سەعید کە پیاوێکی عەزیم و گەورە بوو دوو بەشمان پێشکەش کرد ئەو سەعاتێک ئەمن سەعاتێک لە بۆ سبەینەکەی دەچوین پارەمان وەردەگرت بڵێن حەقی لایڤ میوزیکەکە سوتفە بەریە کەوتین لە پێشوازیەکە بچین زەرفەکە وەربگرین ئەمە لەبەرەوەی گەنج بووم و زۆر تەجربەم نەبوو بەڕاستی پێویستیشم بە پارە بوو زۆر لەو شتانە زۆر نەدەچوومە ناو تەفاسیل بەڵام جەلا سەعید زۆر دەچووە ناو تەفاسیل پێشەوەی زەرفەکەی بدێنێ وتی پارەکە چەندە ئەو کوڕێک کە زەرفەکەی دەویست بداتێ وتی $200 جەلا سەعید وتی بیکە بە هەدیە ئەمن کە کرەکەی لەبەرم کردێ لە بۆ حەفلەکە بای 6 وەرەقەیە کو بە $200 گۆرانی ڕازی دەبووم تەژیعی کردم کە مش زەرفەکەم داوتمە میش ینی پارەم ناوێ قیمەتی خۆی دەبین کرەکەی بای 6 وەرەقە وتی من گۆرانیشم گوتێت چۆن بە $200 ڕازی دەبووم زۆر سپاس ببورن شاکارگیانم کاتەو باش مایک بە تۆیە شاکارگیان ئەم کاتتان باش هەمووتان باش بن هەمووتان ساغ بن کاکە فەرهاد گیان بەخێر بێ بۆ کڵەپ وڵای من پرسیاری نییە دوو تێبینیم هەیە
بەڕاستیەوەی کە فەرات پیرباڵی کا لە ئێسەیە ئاکتێکی ڕۆشنبیرانەی زۆر زۆر حەقیقی ڕۆشنبیر بووی بەرپرسیارەتی هەڵگرێ بێ وەک فەرات پیرباڵ ئاکت کات نەک وەکوانەی تر لە ئەڵمانیا و لە فلان و لە فلان شوێن دانیشە و بخوا و بخواتەوە و لەسەر حسابی ئەملاو ئەولاو و بەرپرسیارەتی هەڵنەگرێ ئەوەی فەرهاد پیرباڵ ئەیکا ئاکتێکە کە بەرپرسیارەتی تایە شت ئەگۆڕێ شت لە ناو قۆناغێکەوە باتە قۆناغێکی تر ئافرین ئەوەم مجاملە نییە ناڵێم ئەیکەم نەم کردووە بەس هەوڵی ئەوە دەدەم ڕاست دەکەی ئەزانم خەونی ئەوەمە دەمەوێ گۆڕانکاری ببێت چونکە خۆت دەزانی کوردستان تەقی بەستووە کەسی تێناگا بە خوێندەوار و نەخوێندەوارەوە کەسی تێناگا ئەوەی وەسفتەکە لەوە زیاتر لێتەدا کە ڕەخنت لێگرێ دڵ نیابە دووەم شتیش فەرات تۆ بۆ جنێوانەوە جوانی تخوا جنێوم لێ تەرم مەدە مەڵێ داوا لێبوردنەکەم و زمانم باپ نەخێر فەرهاد بۆ جنێوە جوانە فەرهاد بۆ ڕاستوی کە جنێوە دێ ڕاودۆی کە جنێو پاچی بۆیە جنێوە دێ ڕۆحی منی وڵی هاوڕێیان سوالەکانتان بە کورتی بکەن وا هەستەکەم کاک ئاراس کۆمەڵی کەس هاتوونەتە سەرەوە تکایە وەختەکەشی درەنگە ئەخی بۆچەوە هاوڕانەی کە پرسیاری خۆیان تەواو نەکردووە نەچنە بەشی گوێگرەوە خۆ زۆر وایە هاوڕێیان ئەوانەی باوەڕکە یعنی سادان چوزان دەیان پرسیارم بۆ هاتووە هێرۆخان ئەگەر بەسەرەکە یابتی سوپاس دەکەم فەرموو سەرەی کاک حەمەیە کاک حەمە فەرموو سلااو لە دکتۆر فەرهادی دڵ و گوڵ ئەو بەڕاستی دەمێکە چاڕێ ڕۆژەشی واکە من دوو پرسیارم لە دکتۆر فەرهادەیە بەڵێ سەرەتا دکتۆر جانەوەی پێ بڵم من زۆر متابعی تۆم کتێبەکانی تۆ زۆر گرنگی پێ من لایتر لە خوێندنا فێری ڕەبازا دەبێکان نەبوو بەڵام کتێبەکەی تۆی تر خۆ زۆر کەسی تریژەیە ڕەبازا دەبیەکانی باس کردو بەڵام کەس وەک تۆی تر بەڕاستی باسی نەکردو من دوو پرسیارم لێتەیە من ئەوەی کە بە مێژووی فەیلسوفەکانە ڕۆشت بم فەیلسوفەکان عادەتەن بۆ دین بێباوەڕ بوون بڕوان نەبوو بە تایبەت زۆر ڕاست دەکەی وایە من ئەو پرسیارەکەم لە بەڕست ئەوەیە چۆن فەیلسوفێک بڕای بە دینی ئیسلامە دینی ئیسلام من خۆشم بەڕاستی کەسێکی مسلمانم ڕاستی بەڵام با بڵێن دینی ئیسلام لە فەلسەفەکەی توە ئێستا کەسێکی کاک سەرکا و بێباوەڕە چۆن وای لێکی بن نەبڕوا بە دینی ئیسلام بێنە بە فەلسەفەکەی جەنابەت پرسیاری دووەمم تر بۆمان باسکە بزانین دکتۆر فەرهاد چۆن تێکەڵی شانۆ بوو چۆن تێکەڵی نواندن بوو چی وای لێ کرد بەڕاستی بچێتە ناو ئەو بوارەوە سپاس دکتۆرجان جانی من ئەوەی پەیوەندی بە مەسەلەی دینەوە هەیە من یعنی تۆ کە دەتەوێت بۆ نمونە بڵێن گەنم بچێنی فەلاحی دەتەوێت گەنم بچێنی تەماشا دەکەی پێویستت بە پەین دەبێ پێویستت بە ئاو دەبێ پێویستت یعنی پێویستیەکان دەردەکەون من پێویستیم بە خوددا هەبوو بۆچە من دەمەوێ بەشەر کاکە واز لە بەشەر بێنە عەلاس فەیلسوفی نین بەس فەیلسوفی کوردانمە من کورد پارچەیە برام لە ئیسلام دەبێ ئەو ئیسلامە لە هەرێم تەوحید ببی بۆ چونکە گویان لە ئیسلام کردووە ئەوانە هەموو ئەو حزبانە کە دەڵێم گویان لە ئیسلام کردووە تێدەگەن بە کورتی یعنی خەڵکیش لێیان بێزار بۆ خودداش پێی ناخۆشە ئەو هەموو حزبە بە ناوی خودداوە ئیش دەکەن کەچی هەر یەکەی سەربەیەکە ئەوانە کەواتە من بۆ ئەوەی بەشەر لە دەست جەهالەت ڕزگار کەم دەمەوێ یەکیان بخەم لە سیستەمێک کۆیان بکەمەوە پەرلەمانێکیان هەبێ حقوقیان لەوێ باس بکەن نەک لەسەر جادە یەکتری بکوژن لەسەر بێقانونی کەواتە من دەمەوێت لە کوردستانەوە دەست پێ بکەم ئینسان بەختەوەر بکەم بیگەینمە ڕێگەیەکی ئەوەی دەمەوێ
پێویستم بەوەیە خودایان یەک بخەم کەواتە من دەبێ ئەو خودای ئەوان دەیپەرستن بیناسم بۆیە چوون قورئانم خوێندەوە بۆیە دین و خودا لەسەر ڕێخۆم دۆزیمەوە هاتە ناو فەلسەفەکەم و ئەمن دینەکە بەکاردێنم چۆن ئەو دینە پارچە پارچە بووە تەوحیدی دەکەم یەک خودامان هەبی یەک قورئانمان هەبی و لە ئاخیری یەک پاپامان دەبی لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی ئەو پاپایە دەستنیشان دەکرێت پاشان ئەترافی پێ دەکرێت لە هەموو دنیا وەکو ئەو پاپایە مەسیحیەی خۆمان پاپایەکی ئیسلام پاپایەکی مەسیحی ئەو وەختە دەتانن یەکتری بگرن دەمێنێتەوە ئیسرائیل ئەوش حەزرەتی موسا بە قوربانی بم دینەکە و تەواو ئەوانیش ناتەق ڕەسمێکیان دەبێ ینی پاپایەک ئەو سێ دینە گەورەیە لە دنیا یەک بگرێ یەک نوێنەری هەبی تەفاهم ئاسانتر دەبی ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئێستا هێزی یەکەمی پارتی کاک مەسعودا قوربانی بم هێزی یەکەمی یەکێتیش کاک بافڵە هەردووچیان پێکەوە بگەنە ڕێکەوتنێک ئیتر تەواو دنیا دەکەوێتە دەست ئەو دووە و ڕێک دەکەوین ئەو وەختە جەنگ نامینێ ئەو وەختە هیچ گەوادەک ناتانی بە ناوی داعشەوە دنیا تێک بدا ئەو وەختە هەتا دوایی کەواتە من بەختەوەری هەموو ئینسانم دێ و دڵنیام لە داهاتوودا بەشەریەت ئەوهای لێدێ یعنی یەک مەرکەز بەڕێوەمان دەبە لەکەون کە نازانی چێن دەرەجارێ یان سێ چار مەرکەزی بەڵام هاوپەیمانیان هەیە وەکو مەسەڵەن فەڕەنسا و بەلجیکا و هۆڵەندا و ئەوانە هەریەکی لەلایەکن بەڵام مەرکەزێتیای قەراریان وەحدەی ئەوروپی بڕیاریاندا پارەی خۆیان هەبێ نامچی خۆیان هەتا دوای دنیای داهاتوو زۆر خۆش و عەنتیکە دەبێ من کەیفم بەوە دێ بەڕاستی و دڵیشم خۆشە لە نێوان دوو سەدەدا ژیام سەدەی ڕابردوو سەدەی ئەو 23 ساڵە تازەی کە هات دەباشە شەوتان شاد دین هاتە ناو فلسەفەکەم یعنی لەسەر ڕێم بوو نەچوویمە یعنی بچم گەمە بەدین بکەم و حەزبی پێدەهنێم و یان خوا نەخواستە دین بەکاربێنم نا ئیسلاحی ئەو خەڵکانە دەکەم کە دینیان خۆش دەوێ دەست لە دین نادەم دین قورئانە دین تەوراتە دکتۆر فەرهادیان ئەگەر ئەوانیش پرسیارەکانیان تاوکەن ئەگەر ئەتوانیت و هیلاک نەبوویت تەواو جانی من باش زۆر ببوورە دکتۆر گیان ببوورە خاتوێرۆ ئەوە خیتابێکتم بیرکەوتەوە کە بە تەما بووی بینوسی تر نازان بە تەما بوویانە وەکو پێشنیارمان کرد گوتمان لەسەر قەبری فرێدریک نیچە ئەو خیتابە دەخینیەوە کە پێی دەڵێ ئەم فەیلسوفی پاشتومە ئەتوو گۆتت مرد ئەمن دەبی بیهینمەوە ناو کۆمەڵگە وانە ئەوایە بابەتەکە بزە بدەوە نا نیچە لە ناو نیچەدا خوا مردبوو چونکە یائز بوو ئیتر گوتتەواو خواکە ئەو خوای بەکار نەهینا بۆ بەشەر ئەو خوای بەکار هینا بۆ ئەزیەتدانی خۆی کاکە سەبر بگرە ئەی هاوار حەزرەتی ئەیوب ژنی خۆی خیانەتی لێکرد یعنی حەزرەتی یونس ئەویش تەحەممولی نەکرد سەری خۆی هەڵگرت کورێس وەرە برام مەڕۆت و پێغەمبەری گوتی نا من لە دەست ئەو شەعبەی بێزار بووم یعنی زۆر لە پێغەمبەرەکانیش هەرەسیان هێناوە بەرامبەر بەشەر بەڵام هێشتاش هەر خوددا سزای ئەو پێغەمبەرانەی دایە کە لە ڕێ لاچوونە مەسەلەن یونسی هاوێشتە ناو حوتی یوسف بەخۆی ئەتراف دەکرد دەڵێ خەتای منیشی تێدا بوو یوسف قوربانت بوو خوا ئاگای لێیە ڕاست ئەوهای لێکرد یعنی تەنیا خەتای زولەخای نییە
يعني ئەمە وە دەزانین زلێخا تاوان بالەوانە یوسف بەخۆی دەلێ هذا نازانم مار و بەحسی سێکس دەکرێت ناو قورئان يعني دین خۆشە و شتانەی تدایە بۆ من يعني کتێبێکە کاکە کتێبێک بەزە من تەسەور دەکەم قورئان ئەم بۆ خۆم کە دەستم دایە ترسامەوەلی زەندەقم چوو دوایە سەبر سوورەتی دی وردە بیخینەوە ئەوها بوو يعني ئەم دین کەتە سەر ڕێم دوایە من دین و خوام لە ڕێی مەولانان ناسی برام لە عەنکاوەی لە ناو مەسیحیان کە چوومە ناو مەسیحیان لەوێ بوومە ئیسلام کە لە هەولێرێ بووم عارەقم دەخواردەوە نازانم چ مەشروبی دەلێم کە کەم دەخۆمەوە بۆ خۆم بە سۆحبەت ڕەنگەوەم گوتی بەڵام دەم خواردەوە یعنی بەس کە قورئانم خوێندەوە هاتە ناو فەلسەفەکەم لە کاتێکی زۆر باش قورئانم خوێندەوە وە خودام ناسی چونکە خۆشتان دەزانن مەسەلەن هیگڵ نەیتانیا بەحسی خوای نەکە کاکە خوا هێزێکی گەورەیە لە ناو معادلەی فکری بەشەر ئەسڵەن فەلسەفە شەڕی بەینی ئینسان و خودایە و قورئان تەریخی علاقەی خدا و بەشەرە يعني ئەو شتانە دەبی کۆزمیک سیرکەین ئەمە دانیشتینە لە چایخانەی مەزگۆی زانا خەلیل شعری کەریم دەشتی دەخینتەوە کەریم دەشتی شعری هاشم سەڕاجی دەخینتەوە هاشم سەڕاج شعری هەردووچیان دەخینتەوە دوای عەبدوڕەحمان فەرهادی دێ ئەویش يعني ژیانت لە بینی چایخانەی مەچکۆ و ماڵەوە و چایخانەی مەچکۆ و نادی و خواردنەوە و چایخانەی مەچکۆ و ماڵەوە و ئەتوو نووسەرا ئەو کاتە چ فێری من دەکا بڕۆ ژنت تەلاقدا بڕۆ خۆت باوێ ناو تەجروبەیەک بزانە نرخت چەندە خوێڕی بەس پارەت زۆرە تو یعنی بەشەر زۆر بە هەڵەدا بچووە بەشەر ئەوە نییە کە ئێستا هەیە بەشەر شتێک بوو خوددا اعتمادی پێکردو گوتی بڕۆ ئادەم ئەفەندی بەس ئەولادی ئادەم هەموو حیز و دەست دەرچوین برام کاکە تەمەشای بەشەریەت دەکەی وا دەزانی خوددا هیچ پێغەمبەرێکی بۆ بەشەر نەناردووە ئێستاش دزی دەکەن حیزی دەکەن چووم یەک شەو لە سلێمانی لە ڕۆیاڵ پەلاس وشتم خۆمم لە پێشاو کرد هاتمە دەرە دیتم دەرۆزەکەرێک لەوێ ئەمنیش ڕۆیاڵ پەلاس لەوێندەر بە $175 بەس شەو و نان خواردن و چی و ئەوانەم ئەو شتانە شێتم دەکا بەدەست خۆم نییە بەڵام ناسارم بتانم یعنی حیوار بکەم لەگەڵ سەرووی خۆم کاک بافڵ بێ کاک نێچیروان بێ هەر شتێک بێ من فەرهادم فەلسەفەی خۆمم هەیە بەرامبەر کاک نەوشیروانی بەرامبەر نێچیروانی بەرامبەر قوبادی بەرامبەر بافڵی بەرامبەر ئومێد خۆشناوی هەر کەسێک بێ قوربانی جەنابی شەرۆک دەبم ئەویش ڕێگەمی دایتێ کە سنگی خۆم بکەمەوە بووی حتا لەگەڵ ئەویش زۆر لەو قسانم کردووە الحەمدوللا خوددا یارمەتیمی دا سنگی خۆم بکەمەوە هەر کەسێک تانی سنگی خۆی شەرح بکە بەختەوەرە ئێوەش هەمووتان شەرحی سنگی خۆتان بکەن بەختەوەر دەبن ئیسراحەت دەکەن ئومێدێکتان هەبێ پلانێکتان هەبێ لە قژیداچی بەشەر بۆ بەشەر مەکەن بۆ خوددا بیکەن باوەڕتان بە خوددا نییە وەرن کاکە شتێک بۆ بەشەر بکەن دامەنیشن ئێوە لە ئەوروپا بە مێشتی حزبی پارتی فەرهاد چوویتە لای بافڵی ئەو شتانە فشەیە لای من یەکێتی و پارتی ئەوانە دەمێکت کۆتایی هاتە لای من لە سەرووی ئەو مەوزوعانەی بابەوە تو لە سەرووی ئەو بەڵام بافڵ هێزێکە میرۆ لە کوردستان هێزێک نییە برام بەرێ وڵات و بمانەوێ نەمانەوێ قووەتەکەی ترسی لەگەڵ دەکەی ئەوە منیش هێزێکی معنەویم کەواتە ئەو دوو هێزە بۆ کورد بۆ خوددا بۆ ئیشی خێر ئەگەر کردمان
خراپەیان باشە ئەگەر والله ئیشتی لە پێناو ئەکید خواکن ئەکید ینی لە ئەکید پێناو ئەگەر ملت تۆتوانی تشتێک لەو بابەتەشی بکەی زۆر بە چاکە دەشێتەوە لە بۆ هەموو میلەت ئەنجا خۆمە سیاسی نیم یەکسەر بەڵام بە شتێک دەست پێ دەکەم بە تەمای خوای و باوەڕیشم بە خۆم هەیە پارتی پێی خۆش دەبێ هەرچ بکەم وا قەنەعەتمە و یەکێتەکانیش پێیان خۆش دەبێ چونکە لە ئاشتی و خێر زیاتر شتی شخصی بۆ من نەما چونکە هیچ شتێک بەناوم ناکەم میرۆ خدا یارت بی ئیش بم والله لە بەخاتی تو هات پێدا دەبڕۆ میرۆژان قوربانت لەگەڵ خۆتان لەگەڵا خۆتی من سپاس دەڕۆم دەکەم دەستماچەکەم دکتۆر دیێڵە گیان بەسەویستەوە بڵێم خات و هێروگەن خوا سپاس جانێ دەکەم من بەسەویستەوە بڵێم دکتۆر گیان دیسانەوە من بەڵێ باو قسەیە دووبارە کەمەوە تۆ فەرهاد پیرباڵیت جانێ هیچ منی هێزێک هیچ لایەنێک هیچ پارتێک ناتوانێت تۆ تازە بە تازە بە ئێمە بناسێنێ بەڵام ئەرکی سەرشانی هەمویانە و وەکو وەزیفەیەک وەکو فەرزێکە لەسەریان کە پشگیریت بکەن کە هەرچەند بزانە خانم ئەواناتوانن تۆ گەورە مثلەن ئەمن بناسێنن چونکە خۆت بەڕاستی گەورەیت بۆ ئەو کۆمەلگای خانم تۆ ئەمسالەکانی تۆ بەڕاستی تۆ لە چاوی ئێمە زۆر لەوە گەورەتری و ئەوان بچووکترین ئەرکیان ئەگەر ئەمڕۆ دەستی فەرهاد پێرباڵەگرن بچووکترین ئەرکیان خەریکە جێبەجێەکەن ویسمەوە بڵێ نا من دەمەوێت لەگەڵ کاک بافەڵ باسی مەسلەی کۆپیڕایتی هونەرمەندان یعنی دەچم کە دەگەڕێمەوە دەمەوێت هونەرمەند و نووسەران بڵێن ئافرین فعلەن فرسەتێکی باشە دەستقلال کرد پرۆژەم دەبی ئەفکارم دەبی بەس سەبرێک بگرن ئیشاڵڵا بزانین چ دەکەین ئەو وەختە حکوم بدەن بزانن فەرهاد ئیشێکی باشی کردووە یان خراپی کردووە بە تەمای خوای و چاوتان ماز دەکەم حەیرانت بم ئێرۆخان با دکتۆر ئێوە بڕوە هیچ هیلاکە کاتێ دکتۆر هیچێکی گیان خراپتان دکتۆر نەکردووە جانە ئەتۆش ماندووی ئیسراحەتی خۆت دکتۆر وەرگرە گیان تۆ بڕۆ و ئەگەر ماندوویت قسمەت و بوو و بە خۆت حەزت کرد وەکو باسمان کرد لەمە دوا ڕوومی تایبەت بە خۆت دەبی ئێستا حالیانەوە 260 و شتێک خەڵک 260 و قسوور خەڵک لێرەن ڕوومی تایبەت بە خۆت دەبی لەوانێ شەوی وهابی بگاتە 500 کەس گوێت لێ بگرێ و ئەگەر حەزت کرد و کاتت هەبوو دانیشتی لە ماڵی ئارام بووی تااقەتت هەبوو ئینشاڵڵا ئەوە ڕووم دەکەینەوە ئیشاڵە ئەمە ژێت لێ دەگرین باشە لێت فێر دەبین باشە دکتۆرگیان جانم ئەزەمیرۆ سبەی عەزی نادوە ئەوان ئای گەڕایەوە نەمزانی بوو وەڵڵە ئیتر بیستی مانگ ئەوانەی لێرن و گوێیان لێیە بابێنە بیستی کتێبخانەکە مانگ دەوانی لە هەولێر بیستی دەژین مانگ بیستی مانگ یعنی سبەینەیە ڕۆژی لە دایکبوونی منە لەلاو هەموو حەمامی ژنان ساڵت بۆ سەعات خۆشی 11 ئیشاڵە حەمامی خۆت و ژنانی تەمەەن درێژت نەکە لە گەڕشکانەکە بۆمان با ئەوانەی ئینشاڵڵا گویان لێرە ئەمن پێشنیارێک دەکەم نازان بەدڵت دەبی یان کاتت دەبی یان نا ئەوانەی لە هەولێرە دەژین سبەینێ با سەعات بە قەولی خۆیان وزارێ مەسەلەن دەڵێ 3:19 دقه با 3:19 دقه بێ 3:19 دقه گەرمە با 5:19 دقه بێنە لای کتێبخانەکەت لە نا پارتشانەتەوە نا با ناتکرە تااقەت با نێشتم شتێک بکەن ئەوانەی لە هەولێرن و تااقەتیان هەیە و کاتیانێ ئەخی جانەت و ڕادەسپێرم کێکەکی جوان بکڕی میرۆ جەودێ بەزر ئەو دوو چاوم دکتۆر گیان دەقەیەکە میرۆ جان میرۆ دکتۆر جان بابۆ برام ئەمن یارەی خۆمم هەیە ئەو یارە بەس نیو سعات بیبینم ئەوە بە هەموو دنیاە دەبڕۆم ئەتو پاش ئەو نیم دکتۆر سعاتەی با ئەخی وێ کێکەکی جوان بینی دکتۆر خات و خانسەمە نا زارێکی بەیانی بێجەمە حەزم لە هاتنێ عید بەیانی میلاد و ئەو نوع دکتۆر ئەستانە گیان دقەیەک با بڕۆ ئەگەر جارێک ئیزنم دەیت دکتۆر بەیانی جارێک کێکێکت بۆێنم و کورە باب و هەر لە حاسقەمە مەستەک کتێبخانەکە باب خۆی عید میلادێکت بۆکەینەوە دکتۆر بە بیردێ عید والله میلادەکمان آخر لە بۆ کردی طاقتم نییە والله زۆر یعنی تااقەتت آخر ئیزرا قشتیوامە کورە هەندێک بەسەر دەمێ دکتۆر چی بۆ خۆم دانیشە خۆکەی و تومانە هەڵپەڕە دکتۆر ئەوە لەبیرتە عید عابد جا میلادێکمان لە میرۆ بۆ بقە کردی دکتۆر جان عید میلادێکمان لە بۆ کردی چووم یەک پیکەپ ئەشیامان هینا ئەلبەتە بە پارەی خۆت نا پارەکە لە بۆمان هەبوو ئەوە میرۆ لۆ سعبەت ئەوە دەڵێم چکە ڕات سپاردینەوە حەیرانی بکەین تو وەبی جانی نەڵێم ئەمت کردیتم ئیتر چوین پیکەپە نەجانی میرۆ ئەشیامان هینا لە ناو کتێبخانە چاوەڕێی دکتۆر بووین
تەلەفۆنەکەم لۆ کرد گوتم دکتۆر گیان دەی عید میلادتە وەرەوە ئەوە چاوەڕێی توینە گوتی ئەم گۆ بکەنە من دوایە دێم زۆر زەواز دەکەی بیرۆکە باشە زۆر با دڵم سبەی بێن خۆش بوو. ئەخی گیان سبەی کاکە بڕۆ کێچێش بە سعات 5 و بەیانی ئەوانە بەیانی دەیتۆ لێ دەبی ئینشاءالله. لەسەر قسەی تۆ سعات 5 و 19 دقه من لە کتێبخانەکەی بوو عید میلادێکی جوانی بۆ کەمەوە برام مەوعیدم نەداوە و نایەم و حەیرانت بم با بۆ کاتێک کردی ئەوسا والله دکتۆر من دکتۆر هەروە بۆ دەبێ خۆشەویستی ئامادە منەوەم بە بێ بە هیوادارم دەبێ قوربانت بم ئەوسا خواتە من میرە درێژکە یەک دقیقە دکتۆر لۆ دەدەقە ڕانەوەستای لە ناو هەمامی ژنان بوو یعنی چ بوو ئەگە ئەو دەدەقەی سەور دەگرتبووە برام عەجەلەم بووە ئێستاش مەسەلەن نییە عەجەلەم مەژوو باقی ئەوە باب میژدایم زوو ئەو عەجەلەی بوو بە لیستەی قورعان ئەو سعات چاری لیستەی سبەی ژنانی هەندێک دەگوت ئەو درەنگم پرسیارانە بکرێ وازی لێ بێنن هیلاکە دکتۆر فرهاد با بڕوە لە باشن تام بە بینمەوە باش خواڵێ ئینشاءڵڵا هەر گیان سەرکەوتوو دەبن سپاس هێرۆکان زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ هەمووتان سپاس کاک فرهاد جان سڵاویان لێ بکە سپاس میرۆ جان ممنون بێ سوپاس سەرکاویش سەرکەوتوو بێ ببوورە ناوی ئەوانی کتان نازانم شەوێکشاتان شەو شەوێکی سادتان شاد شاد بێت دکتۆر بێ گیان دکتۆر گیان فادەدار کاتێکی خۆشحال لەگەڵ بێ فرهادیان هەر قوربان کاتێ سپاس ویستێ کات لە خزمەتتای هەر کاتێ ویستە لەسەر هەر بابەتێ بوو بەڕاستی خەڵک زۆر پێی خۆشە ئەیتر واللهی شتێک بکەن لەسەر ئەو لیستە ئەوروپاییە ئایا ئیمکانە کوردانی یا کوردستانیەکانی ئەوروپا دەژین یا لە هەندەران لیستێکیان هەبێت لە ناو پەرلەمان بەڕای من زۆر زۆر پێویستە بیری لێ بکەنەوە و دەکرێت بە تایبەتی ئەتەرنێت هەمووتان بە یەکتر دەبەستێتەوە فێسبوک ڕووم زۆر چاکە من زۆر بەدڵمە ئەو بیرۆکێ بزانین چۆنە بێت باشە هاوڕێیان کاک سەرکاوگیان پێشەوەی بڕۆیت ئەگەر کات هەبێ کاک ئاراس پرسیارێکی لە جەنابە هەیە نازانم پرسیارەکەی چێ فەرموو کاک ئاراس کاک ئاراس لێرەیت ببوورە کاک سەرکاوە سڵاو لێبە هەر تقریبان پرسیارەکانی پێشووە بەس ئەگەر بکرێت تۆ جوابم بیتەوە سپاس دەکەم دنیابینینی تۆ بۆ دین چۆنە دین بۆچی زەڕورە ئەگەر یعنی یا فەلسەفە و دنیابینینی بەڕێزە چۆنە لەژێر ڕۆشنایی هەبوونی بەهشت و دۆزەخە ئێستا پێم وایە بە دکتۆر فەرهادەر لەژێر هەبوونی ڕۆشنایی بەهشت و دۆزەخە جا هی بەڕێزە نازانین بەڕاستی من زۆر گوێ لە ڤیدیۆ شتەکان تەگرم بەڵام زۆر ئاماژە بەوە نایەوە ئەگەر کەمێ ڕوونکردنەوە لەسەر ئەو شتانە بێ سپاس دەکەم یا جوابی ئەو پرسیارانە بیتەوە بەڕاستی بن شتێکەیە جاران وەکو بڵێ بە دووڕۆیی ئەکرا ینی هەنێک کتێب هەیە وانە حەدیسی ژێ لای ئیسلامەکان هەنێ حەدیسەیە لای مەسیحەکان هەنێک کتێب هەیە کە بە کەوتویانە ینی ئەمەیان دەربڕیوە کەوتویانە دین بۆ عامەیە پێویستیان پێیەتی بەڵام بۆ نمونە خەلیفەکان زوربەیان خەلیفە بەتایبەت لە جیانی سوننەیە خەلیفەکان خۆیان خواردویانەتەوە باوەڕیان بەخوا نەبووە نوێژیان نەکردووە هەر خەلیفە گەورەکانیش کە خەڵک پەرستوونی هەروەکو جێگری محەممەد سەیریان کردوون لە ئەوروپاش ینی باس کراوە کە قەشە ینی ڕۆمانێکەیە کەسایەتیەکە قەشەیە ڕۆمانێکی زۆر گرنگە هی سەدەکای ناوەڕاست قەشەکە ڕێگەڵێ ئەڵێ دین بۆ عەوام پێویستە و نازانم چی ئەوە لەو سەردەمەیە وەکو شتێکی دووڕوویی بەڕاستی بەکاریانێناوە بەڵام بەگشتی ئێستش ئەڵێ مرۆڤایەتی لە کۆمەڵا پێویستی پێێتی بەڵام وەکو تاک تۆ ینی چونکە باوەڕ بەڕاستی بە زۆر نییە ینی کەسانەگەنە لە سروشتا باوەڕیان نییە ناتوان باوەڕ بە شتێککەن کە هین نییە وەک بڵێ مادی نییە ئەمە وەکو هۆمۆبوونیش وایە ینی تا سەردەمانێک هۆمۆبوونیان وت کاکە ئەمە انحرافە و ئەمە لادانە و نازانم چییە ئێستا ئیتر دان بەوەی ئەنێن کە پزیشکی دان بەوەی ئەنێن کە کاکە ئەمە بە زۆر نییە خۆ ناکرێ کەسەکە هۆمۆیە و تەواو ینی بێ دانی پیابنەی کە ئەمە شتێکی
شتێکە وایە سروشتی کەسەکەیە. ئێستا لە مەسەلەی باوەڕی شاوای لێ هاتووە، ینی وەکو بڵێ زانست سەلماندوێتی هەندێک کەس ناتوانن باوەڕ بێنن بە شتێک کە لە دەرەوەی سروشتە بەدەست خۆیان نیە. ئێستا من وام لە هەموو ژیانما هەر ناتوانم یای بمکوژی ناتوانم. باشە ئەمە ئەگەر لە سەردەمێکا بە دین دەسەڵاتدار بێ خۆ منە بێ بکوژدێم ئەبێ بسووتێن دێم. ینی ئەمە ئەبێ کورد ئەبێ ئێمە بگەینە ئەوەی کە لەوەشا دان بەوەیە بنین کە کەسانێگەن ناتوانن سروشتیان وایە ناتوان باوەڕیان هەبێ. باوەڕ ئەوە هیچ ئەوە لە شوێنێکی ترە، بەڵام دین خۆی هەر وشەکەش لە لاتینی ئاڵێ ڕێلێگێرێ واتە بەستنەوەی یەک بەیەکەوە، بەستنەوەی خەڵک بەیەکەوە. ینی هینێکە وەک بڵێ ڕێخستنێکی کۆمەڵگەیە، ڕێخستنێکە لە سەر و ئاستی عەشیرەت و تەنانەت نەتەوە ئەمانەوە بەرزتر لە عەشیرەت، بەرزتر لە ینی ئەو کاتە خۆ نەتەوە نەبووە، نەتەوە بۆ مانای ئێستا، بەڵام بۆ ڕێخستنێکە کە بەرزتر بێ لە قەوم و عەشیرەت و بنەماڵە و ئەمانە، ینی بۆی شتێکی گەورەتر بێ و بە حسابی تر شەڕ کەم بێتەوە. بەڵام بەڕاستی دواتر کە دینەکان گەورە ئابن لە ناویانە مەزهەب دروزە بێ، مەزهەبەکانی تر شەڕی یەکەکەن وەکو پرۆتستانت و نازانم چی. بەڵام لە سەرەتایە ئامانج ئەوەیە کە مرۆڤەکان ینی مرۆڤی زۆر ژمارەی زۆری مرۆڤ شتێک بیان بەستێتەوە بەیەکەوە شەڕ نەکەن ئیتر بەیەکەوە، ینی پێویستیەکی ئاوا بووە. ینی دوو پێویستی هەبووە دین وەک ڕێخستنی کۆمەڵگە و دین لە لاستی تاکیشا بۆ پێویستیەکی ڕۆحیە. تۆ ناکرێت بەبێ هیچ نەبێ بەبێ ڕۆحانیەتێک بژیت. مرۆڤ ینی سەلماندوێتی لە سەدەی بیستا گەورەترین ئەزمەی مرۆڤایەتی ئەو شەڕانەی دروست کرد نەمانی ڕۆحانیەت بوو لە لای مرۆڤی ئەوروپی تا ئەم ڕۆژ کێشەیانە. بۆیە ئیسلاماوە بەو شێوەیە توانوێتی یا تەنانەت ئێستا شتێک دروست بووە ئەوەی جۆرە چەپێکی نوێ دروست بووە کە چەپێکە بە تەواوی هەموو زانستێک ڕەتەکاتەوە، ینی وەکو بڵێ شتێکی خوڕافی، ینی چەپێکی خوڕافی دروست بێ ئەو وۆکیزم بۆ نمونە بووە بە شتێکی، ینی واتە مرۆڤ پێویستی پێێتی، ینی وەکو پێویستیەکە. بەڵام ئەوە مرۆڤ بەگشتی نەک بە وەکو ینی من خۆم بۆ نمونە من ئەڵێم خۆم پێویستم پێی نییە، ئەگە پێویستیشم پێی بێت من باوەڕم نییە ئیتر خۆ بە زۆر نییە. بەڵام بۆ کۆمەڵگە بەڵێ پێویستە، ینی منیش بە پێویستی ێزام، بەڵام ئیتر جیا کرێتەوە لە دەسەڵات بە تەواویە بێت جیا بێت لە دەسەڵات. دەستەکانە خۆش بەس مەبەستم زیاتر ئەوەیە تێگەم کە باوەڕە پێینی، ینی خۆ زۆربەی خەڵک باوەڕی پێی نییە، بەس ینی باوەڕە بە چ شتێکێ بۆ من مردن چییە؟ ئێستا ئەگەر تۆ دوای مردن نەبێ کەواتە چ شتێک بوونی هەیە؟ ینی ئێمە هیچ شتێک نین، خۆیەوە گرنگترین پرسیارە. ئەگەر جوابیەوە بیتەوە مەمنونە بین. خۆی مرۆڤ لەبەرەوەی کە وەعی هەیە تووشی ئەو وەهمە بووە کە ئەو جیاوازە لە ئاژەڵ و جیاوازە لە هەموو شتێک. لە ڕاستیان نا ئەمری شیە بیتەوە هیچ نییە. لای من لەوانەیە ینی هیچ گرنگتر نین ئێمە لە ئاژەڵ، ینی ئەمە لە سەردەمی ئاینەکانەوە ئەمە دروست بووە کە مرۆڤ ئەڵێ هینی مەخلوقاتە چی پێڵێ لە ئیسلامە، ئەڵێ وەک بڵێ شای مەخلوقاتەوەمانە. بەڕاستی ئەمە مرۆڤ خۆی واڵێ، مرۆڤ خۆی ئەڵێ ئێمە ئەوە مهمین کە ئەبێ لە دوای مردنەوە شتێک هەبێت. ئەی بۆ ئاژەڵەکانی تر چین؟ ینی من پێم وانییە لە دوای مردنەوە هیچ هەبێت، هیچ شتێک هەبێت. بەڵام هەموو کەس نەمرە لای من،
هەموو کەس نەمرە چکە تۆ یادەوەری دەمێنێتەوە بێژگە لەوەی خانەکانت دەچنە ناو مناڵەکانتەوە ئەوانەی کە مناڵیان هەیە ئەوانەشی مناڵیان نییە خوشکیان برایان مناڵیان هەبێت ینی بە مادیش تۆ هەر بەردەوامە بیت و لە ڕووی یادەوەریشەوە شتەکانت هەرەمێننەوە ینی ئەوەیە لە دوای مردنتەوە کتێبەکانت دەمێننەوە قسەکانت یادەوەریەکانت ئیتر لەوە زیاتر ینی نازانم ینی لای من وەگو جۆرێکە لە بەڕاستی جۆرێکە لە یەکەم غرورە کە مرۆڤ ئەڵێ لە دوای مردنیشەوە ئەبێ بمێنمەوە شتێکی تر هەیە و دووەم هینە شتێکی بێمانایە نازانم بۆچی ینی ئەم هەموو ملیار کەسە لە دوای مردنیشەوە هەر بمێننەوە بێنەوە ئەمە چییە ینی ئەم مەزەلەیە ئەمە بەس نییە ینی ئەم ژیانە باوەڕم بە هیچ شێوەیە باوەڕم نییە بەوەی لە دوای مردن شتێک هەبێت و نازام چکە مانای نییە بەڕاستی لۆژیکی تیان نییە ینی جارانە یانوت نەک جاران مرۆڤایینیەکان ئەڵێن مانای نییە لەو دنیا باشت و جانەم نەبێت و خەڵک سزاوەر نەگرێت لەسەرەوەی کات و کەسانێکەن هەتا ئەژین خەڵکە کوژن و نازانم چیەکەن و ئەی نابێ سزایەک وەرگرن نا بۆچی ینی کە لە دوای مردن ئەوانەی کە کوشتیانن مردوون ئەوانەشی کە هاوکاتی ئەوان بوون تازاوان مردوون ئیتر ناتوان بیان کوژن و ئیتر نازانم ئەو سزایە لە ڕاستیە ئەو مەسلەی ئەو دنیا وا ئەکادەم ژیانە ناخۆش بێت نەک خۆش بێت ینی لەو کاتەوەی کە لە ئەوروپایە باوەڕکردن باوەڕ بەوە نەماوە کە لەو دنیا سزا بدرێت نا ئەبێ لەم دنیا سزا بدرێت ئیتر خەڵک باشترە ژی باشتر ڕەوشتی باشتر بووە بەڵام سێرکە ئەو شوێنانەی کە باوەڕیان بەو دنیا هەیە ینی وێرانن ئەو شوێنانە خەڵکی ئەو شوێنانە زۆرترین تاوانەکەن چونکە بە ناوی شتێکەوە ئیتر مادام تۆ ئەو دنیاە ئەڵێ ئامانجم من ئەو دنیاە ئەو دنیاش چییە بەدەست خوای بۆ نمونە ئەو ئیسلامە من تەنیا ئەوەیە ببمە ئیسلام ئیتر هەر چیەک هەمان ئەو تاوانانە بکەم بەڵام بە ناوی ئیسلامەوە بیکەم کێشە نییە ینی وەک بڵێ ئەم ئەنجامێکی پێچەوانەی داوە ئەوەی کە ئەو دنیا هەبێت سزا و پاداش هەبێت ئەو سزا و پاداشتە ینی دنیای ئیسلامی وێران کردووە چکە مرۆڤی مسلمان باوەڕی بەو دنیا زیاترە وەک لەم دنیا باسی هەرچیەکی بۆ بکەی بڵێ زەوی خڕە کۆرکاکە مەلا هەڵۆ باوەڕ ناکا زەوی خڕ بێت چکە هیچ ئەوەی ئەم دنیا هیچ باوەڕ بە هیچ شتێکی ئەم دنیا ناکا بەڵام لەو دنیا بچووکترین وەسفی بەهەشت باوەڕی پێێتی ینی زۆر هینە بڕێک پێچەوانەیە مرۆڤی مسلمان لەبەرەوە ئەم دنیا وێرانەکە چکە ئەو دنیای حاصل کردووە و کێش حاصلیەکە ئەو کەسەی کە زۆرترین هین بکە یا خزمەتی ئیسلام بکە یا ئەو دینە بکات یعنی لەبەرەوە مردن نا من باوەڕم نییە کە لە دوای مردنەوە هیچە بێت ئەگەر هەمووی بێمانایی بێکەواتە خەڵک بۆچی شوێن حەزەکانێک کاک سەرکەوت جا ئەگەر هەموو شتێک ئاوا هیچ شتێک مانای نەبێ هەمووی پوچی بێت خەڵک بۆچی من شوێن ناوی حەزەکانێک پوچیم نێناوە نازانم بۆچی بێماناییە هیچ بێمانایی نییە مردن بێمانایی نییە ئەم ژیانە هەموو شتێکە تۆ نازانم ئەتەوێت لە دوای مردنی شەوە هەر شتە دەوێت بەس نییە ئەم دنیاە ئیتر بەسە کاکەوە ئەم تەماعەت چییە لای تۆی مسلمان ینی زۆر تەماعتان هەیە نازانم ئەم دنیاە بەسە ئیتر بەسە کاکەجیان 90 ساڵ ئەژیت ینی ئەم دنیای و جوان بکە خۆشی بکە بیکە بە بەهشت ئیتر بەسە دوو بەهشتت بۆچی ینی بەڕاستی
نازانم وانە ینی تۆ ئەتەوێ هێشتا هەرەتەوێ چی تەوێ یانی لەو دنیا ئاخرەوەش جێ قبولکردن یعنی ئەم هەموو شتە بۆ بێمانایی بێت یعنی ئەمە ئینسان توانای قبولکردنی نییە هەموو کەسێ بەرگێ و ئەوە ناگرێت کە تۆ سوور بزانی داهاتوو یعنی ئینسان هیچ نییە کەواتە کە مردن ئەوەنە بێمانا بێت کە ژیان ئەوەنە بێمانا بێ خەڵک بۆچی شوێن حەز بکەوێت شوێن دڵخۆشی بکەوێت کەواتە دڵخۆشی و ئازار مانای نییە تۆ کە ئەوە شتەکەوا بێ کەواتە بۆچی خەڵک بیر لە خۆکوشتن نەکاتەوە مۆزوع بێهیوایی هیوابوون هەردووکیان فەلسەفەیە بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە کە ئەگەر ئەوەنە بێمانا بێ و یعنی کە هیچ شتێک بوونی نەبێ کە خۆیان کە شتێک بوونی نەبێ ئەم هەموو شتێک کۆنتڕۆڵ کردبێ ئەمە پوچیە بەڕاستی تۆ پێویستە شتێک کۆنتڕۆڵی ئەمانەی کردبێ جا ئێمە کە نەزانین بەڕاستی ڕاستە فەرمووتە من نەم باسی پوچیم نەکردەوە بەس خۆی هەر پشگیری ئەو فەلسەفەیەکە هەر پشگیری پوچیەکە خۆی ئەگەر وا بێ نا خۆی شتەکە پێچەوانەیە چووکە ئێمە کە لە جیهانی ئیسلامیا لەدایکە بین مردن ڕۆژی دەجار باسی مردن نەکەین بەڵام یەک جاریش باسی ژیان ناکەین ئەوروپیەکە دەجار باسی ژیانەکات لەوانەیە جارێکیش باسی مردن نەکات واتە هەموو بیرکردنەوەی ئێمە لە مناڵیەوە ئێمەی جیانی ئیسلام لە مناڵیەوە مردن ینی مردنە هەموو ڕۆژی 100 جار و گوێت لە وشەی مردنە بێت مەلاکە باسی مردنەکە باوکت باسی مردنەکە دایکت باسی مردن ئیتر بە بەردەوامی ئێستا تۆ باوەڕ ناکەیت چونکە لای تۆ مانا تەنیا ئەوەیە کە لە دوای مردنەوە چی هەیە چونکە ینی گەنجێکی وەکو تۆ ئێستا هەر من ئەوروپیم نەبینیوە بیر لە مردن بکاتەوە یا باسی مردن بکە کەچی هەموو گەنجێکی مسلمان هەر لە گەنجیەوە ینی لە ئەوروپا پیرەکەش باسی مردن ناکە بەڕاستی بەڵام ئەها سێرکە گەنجێکی وەکو تۆ لە ئێستەوە تۆ ئەوەنە خەمتە ینی ئەمە لە لای خۆتەوە نهاتووە ینی لە کۆمەڵگەکەتەوە هاتووە کە مردن گرنگترە ئامادەیی زیاترە قورسترە گەورەترە لە مێشکتا وەک لە ژیان ئێمانە لە ژیان خۆیایەتی ینی نازانم ینی تۆ مانائەی بە شتێک کە نییە بەڵام ئەو شتێک کە هەیە ئێستا تاییت مانای نییە لەلات ئللا ئەبێ دوای مردنەکە مانای بداتێ لە ڕاستیان لە هەموو جیهانە ئەڵێن دین بۆچی هاتووە بۆ وەڵامدانەوەی پرسیاری مردن چکە مرۆڤایەتی لە ترسی مردن ئیتر دینی دروست کردووە خوای دروست کردووە ینی چونکە ناتوانێ ینی یەکەم هۆکار بۆ دروستبوونی ئاین و خودا و ئەمانە هینە مردنە ترس لە مردن دوای مردن چییە بێت چونکە مرۆڤ شعوری هینی هەیە ئاوەزمەندی هەیە ئاوەزی بەخۆی هەیە باوەڕ ناکا لە دوای مردن هیچ نەبێت چۆن باشە لەشمە مرێت بەڵام ئەی ئاوەزم چۆن ئەمرێت چۆنی تر هەز بە هیچ ناکەم ینی ئەمەیە مرۆڤ باوەڕ ناکا کە هیچ نییە و تەواو ئەکوژێتەوە شتەکە خۆ منیش نازانم ینی ئەوە نییە بڵێ من ئێزە تۆ ئەڵەی شتێکەیە من ئەڵێم هیچ نییە هەردووکمان هێشتا نەمردووی نازانین چییە بەڵام کە ئەبینیت ینی مرۆڤی ئاینی مرۆڤ ئەکاتە سەنتەری گەردوون کە مرۆڤیش سەنتەری گەردوون بێ گەردوون بۆ مرۆڤ دروست بووە وەک چۆن لە قورئانە ڕێگواڵێ هەموو مەخلوقات بۆ تۆ دروست بوون گەردوون بۆ تۆ دروست بووە و نازام چی ئەمە غرورێکی هاتێ بە مرۆڤی ئاینی ینی کە باوەڕ ناکە ئەمە عەزەمەتە ئەم هەموو عەزەمەتە کە ئەمرێت چۆن هیچ نامێنێتەوە ئەبێ لەو دنیا خوایەک چاوەڕێ بکە من دادگایی بکە یا بمخاتە بەش یاین چۆنە بێ ئەبێ هەموو گەردوون بە دەوری منە لەو دنیاش لە دوای مردنیش ئەبێ من پێشوازی بکرێم ڕۆژی ئاخرم بۆ دابنێن ئیتر ینی وەکو هینە
یعنی ژیان خۆی ئیتر مانای نامێنێ لە لای مسلمان بۆ نمونە ژیان مانای نییە لە لای مەسیحیش وایە ژیان مانای نییە بەس مردنە دوای مردنە مانایە بە ژیان ئەمە خۆی ئەمەیە کارەساتەکە بەڵام ئەمە ناکرێت بسڕێتەوە تۆ لە مناڵیەوە کە مردن ئەو وشەیە بوو کە زۆرترین جار گوێت لێ بووە من ناتوانم لە مێشتا بیسڕمەوە بەڵام من خۆم گوێم لە وشەیە نەبووە ینی باوکیشم هین نەبووە بڵێ کەسێکی ئاینی نەبووە لەبەرەوە ئەو ئامادەیەی نییە لە مێشکی منە کاک سەرکە قسەکانە زۆر جوانن ڕاست دەکەی بەس مردن یعنی حەقە مردن شتێکە نەتیجەی مرۆڤە ئەمە شتێک نییە بڵێ یعنی لە مێشکی کوردێکا بیا لە مێشکی مسڵمانێکا بیا لە مێشکی کە ئێستا من ئەمرم ئەوروپیەکی شەر ئەمرێ یعنی ئەمە شتێکە نەتیجەیە خۆی ئەگەرێ من وەڵامی نەتیجە نینەوە بەڕاستی ژیان هەر بێمانە شوێن کەوتنی حەز و شوێن کەوتنی ئازار و هەمووی بێماناییە ئەمە یعنی تۆ گەر وەڵامی نەتیجەکەت لانە بێ کەواتە کەس هیچ نەزانێ کەواتە مرۆڤایەتی هەمووی نەزانە ئەگەر وا بێ وانە یعنی ئەمە شوێنی پوچی کەوتین دیسان ئەگەر شوێنی حەزی خۆمان بکەوین یا شوێنی ئەوە بکەین ڕاست دەکەیتەوە چە بەڕێزە نەتبیست بێ بەڵام بەڕاستی مردن نەتیجەی ئینسانە ئەگەر ئینسانیش وەڵامی نەتیجەی پێ نەبێت چ شتێک بۆی هەیە بۆی بژی چشت لە پێناو چ شتێکا بژی یعنی لە پێناو حەزەکانیان بژی یا لە پێناو نازانم لە پێناو چیا بژی وایە ئێستا هەبوونی خوا جوانتر نییە تا نەبوونی یعنی پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەگەر باشە ئەگەر هەیە لەکوێ ئێستا تۆ لە مێشکی تۆیان خوا چییە لە شێوەی چییە لە شێوەی مرۆڤە من بەڕاستی نازانم یعنی من خۆم موسڵمانم الحەمدولله بەڵام بەڕاستی نازانم چۆنیە باشە خۆ قورئان ئەڵێ مرۆڤمان لە شێوەی خۆمانە دروست کرد واتە تۆ باوەڕت وایە کە خوا لە شێوەی مرۆڤایە ئەکرێت بە تەشی دەکرێەوە لەکوێ خوا ئەکرێت لە ئاسمان بێ ینی چۆ ئاسمان یعنی چی تۆ چەندە خوێنووە چی بۆ خوێندووتە بەڵێ هەمووی گریمانەیە آخر کاک سەرکە و مۆزوعەکە وشەی ئاسمان مانای نییە ئەگە تۆ خوێندە بێتت ینی کاکسەر کاو یەک شتێکی بچووک بڵێم هەلەو بابەت هەیە مەلاوی جەزیری و ئەحمەدی خانیوەسن زۆر لە قەدیمەوە پێش چەندەها سەدا وتیانە تۆ ئەکرێ خوا لە گوڵەی کا ببینی ئەمەش هەیە ئیتر بە نمونەی جیاواز فەرموو ببوورن هاتمنەوە بەڵام ئەوە خوایەکی جیاوازە بەڵام خوای ئیسلام هینە زۆر هاودژی کێشەی تایە چونکە ئەڵێ خوا لەسەر عەرشێکە واتە لە شوێنێکە ئەی لەکوێیە یعنی ئاسمان وشەیەکی زانستی نییە تۆ ئەگەر چوو بیت خوێند بێتت نابێ بڵێ ئاسمانە بێ پێم بڵێ لەکوێ لە چ کەشکەڵانێکە لە کوێی گەردوونە کاک سەرکا و ببوورە قسەشە پێوەڕۆن ڕێی من بەڕاستی گرنگ نییە فکری من زۆر گرنگە من خوێندکارێکم یعنی خوێندکاری زانکۆیەکم لە سلێمانی بەڕاستی ڕێی من گرنگ نییە ئەوە ڕاستیە بەڵام خۆی مویمە ڕێی ڕۆشنبیرێکی وەک بەڕێستان بزانین چی یعنی زۆر گرنگە هەبوونی خوا و نەبوونی هەردووکی ماناکەی زۆر گرنگە بۆ خەڵک بەڕاستی یعنی ڕەنگە خەڵکی کورد زۆر ینی کە تۆڵی خوا کە تۆڵەی خوا بێ بزانم مەبەست چییە ینی وەکو مرۆڤە لەسەر شوێنێکە دانیشتووە من خوای ئیسلامە پەرستم ئەو خوایی کە ئیسلام باسیەکە ئەو لە قورئانە ئیسلام چۆنە لە مێشکی تۆیە چۆنە ینی یا لە ئیسلامە چۆنە شێوەی هەیە چەنێ خوێندە بێتم نایزانم تا ئێستا چۆنە حقیقەت هەڵم بەڵام ئەوەیە کە ئیپەرستین و ئەوەیە کە لە قیامەت باوەڕم بە بەهەشت و دۆزەخێ ڕاستێکی ئێتر نازانم چۆنیە من درێژەی پێنام لە برەی باشە حەزەکەی بچیتە بەشت ئەی بێگومان تەبعان ئەگەر بەراوردکاریەک هەبێ حەز لای تۆ مانای هەیە بەهەشت بۆ نمونە هەتا ماوی دانیشی بەبێ ئیش هەنگوین بخۆیت و شەراب و
نانە بەڕاستی ئەوە وەسفی باشتە خۆ بەخۆەوە لە سوورەتا هەیە لە ئاەتە هەیە ئێستا ئەمە شتێک نییە من دروستی بکەم وەسفەکە بە وردی کراوە نزیکەی 6 جار وەسفەکە کراوە لە قورآانە ینی دروستە وەسفەکە ئەوەیە کە تۆ دانیشی بەڕاستی هیچی شن نییە بەس شەرابە خۆیتەوە هەنگوینە خۆیت شیرە خۆیت سێکسەکەیت ئەوە ئیشی باشتەکانە بۆ دروستە هەتاکە ینی لێرە بەڕاستی شەروای ئەوە زۆر ئەوە باشە لەلات آخر ئوستاز ئێستا تۆ لێرەش هەروای لێرەش هەمان بیرکردنەوە هەر حەزب هەر شوێن حەزەکانە بکەی شوێن سێکس و مەشروب و هەر هەمان شتە ئەگەر باوەڕ بە ئەو باشە لێرە دنیانە بێت کەواتە بیکەیت لێرە ئەیکەی ئەوە بۆ چییە ینی ئەی ئەوەی بۆچی ئەوت بۆ چییە ینی ئەی دروستە لەوە من تێرم کاگارا لێت دێ لە ینی هەردوو دنیاکە بیخۆ کاک سەرکەو دێنانی لە هەردوو بی خۆشیە ئەی جەهەنەم ئەی باشە تۆ پێ والله کاک ناخۆش نییە سەرکەو با مامێ من لە شتێکت پێ جەهەنەم بێت بڵێم کاک سەرکەو مامێ لە جەهەنەمە تۆ پێو ناخۆش کاک نییە سەرکەو ئاخرەوە ئەبێ بە ژەهر لە لاوە و هەنگوینەی کاک بەهشت سەرکەو کە تۆ بەخوا هەربینی تو لە جەهەنەم پورە بی خۆشەویستەکە و ئێوە لە جەهەنەمە کاک سەرکەو کاک سەرکەو باوەڕ ناکەی من حەزەکەم تۆ پێش لە من لە باش بی چون حەزەکەم تۆ کە لە جانم بووی خۆشم لە جانم بەڕاستی ئاخرە بێ نا تۆ ئەبێ بێ ئەزایی لەگەڵ چێبی لەگەڵ مەلا هەڵۆ لەگەڵ مەلا هین من کاک سەرکەو وەسە ناوی من با لەگەڵەوە نابی خۆ من وەڵی لەوێ لەگەڵ تو نابم ئابم کاک سەرکەو هین دەبڕۆدەی بکەیت ژوور بکەینەوە لەوێ کلاباسی لێ نییە لەوێ من دژی تۆ بم ئەڵێم سەرکەو شوێنم خۆشە شوێنی تو خۆشە ئەڵێن قاچاقچی لەوێش قاچاقچی کوردی لێ لە جەهەنەمە وەڵی و کاک بابە سەرکەو بەهەشتە ئەبم بە نازان قاچاقچی چەند تو لە دەکەن بەهەشتا باشە دەبڕۆدەی ئەرە وەڵا نا بەڕاستی وڵە ینی ئەو ئینسان لۆژیکی و عاقڵانە و ژیرانە بدوێ یعنی من پێم وایە ئەو خوایی کە منەی پەرستم مرۆڤی ژیری خۆشەوێ بۆ نمونە سەرکاوی خۆشەوێ نا مرۆڤی عاقڵی خۆشەوێ خوای ئیسلام مرۆڤی دڕندە و ناشرین و بەس پیسی کەری خۆش خۆش ناوێ نایە لە کاک لەخۆ سەرکەو بێ هەستەکەم تۆ لە پێش هەمومان لە بەهشتایی خوای ئیسلام ئەڵێ بەدانکردن ئیمانت نەبێ ناچیتە بەر ئیمانت نەبێ داچیت هەرچیەک بیت وابزانم خەنیشەوە ئەبزانمە توش وابزانم بەسێک سەچێ باشت ئەوەیە کاگە باشە رازیوەدارم وەڵام بڵمان کاک پرسیارەکان سەرکەر ئەو شتەی داوێتەوە ئێمە ڕاست بوو ئەو کاچی چی ڕاست بوو ئالە زانیمان ئەوە بەهشت و دۆزەخی ئەو کاچی ئەو کات ئێو قادیتر بزانین لكل هین حدث حديث چی پێڵێ لكل ئەرێ ئێوەی برانی مسلمان ئەو ڕستەیەزان لكل حادث حديث و ئەوە وایە ئەو کاتەی تر قسەیەکی لێکەین بزین لای بکی بۆ بکەنەوە لەوێ تر بزین چیەکەین نا ئەزان چۆنە هینە ئەوە باوەڕ جیایە لە دین و دوای تۆ وەڵامی خواکانیشن پرسیارەکەم دۆ وەڵامی پرسیارەکەم تو خۆمەرزەوە بەس ئەڵێم ئەگەر ڕاست بوو گەر ڕاست بوو تۆ تێ نەگەیشتی لەوە تۆ وەڵامی پرسیارەکەم ئەڵێ لە تۆوە كل حادث حديث ئەو کاتی ئەو ئەوە کات بەس تێگەی ئەو عەرەبی کاتی ئەو تێگەی کات ئەو کاتە ئەرێ منیش ئەو کاکە من کاتیش ئەو تێنا کاتیش ئەو تێگات کاتیش کاک بەسێک چێ سەرکەوتوو کاگە بەهشت ڕاست عەرەبیە زانیت کاکە بۆی ئەڵێم ئەو شەرەحکە کاتیش بەسێک چێ بەهشت کاکە وەڵا ئەو پرسیارەی تۆ بەڕاستی منش وەڵامەکەی نازانم یعنی ئەوە کەس نایزانێ ئەگەر هەبێت ئەوە لێپرسینەوە هەبێ بەڕاستی ئەچێتە دۆزەق بە پێی ئیسلام ئەگەر نەش بێ ئەوە شتێکی کێیە بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە ئێستا کاک سەرکەوت ئەگەر بەڕێزە تۆ هینت نەبێت باوەڕە بە ئاینەکەی ئیسلام نەبێت ئەگەر وا بێت تۆ لای تۆ خوا حەزەکانت وانە یعنی ئەو حەزانەی کە هەتە ئێستا بۆ منە دڵخۆشی بێ بەچی دڵخۆش بی کەواتەوە خوایەکە بۆ تۆ نا ئەزانی چۆنە بەڕاستی ئێمە ناتوانین بچینە مێشکی یەکترەوە خۆی من لە هەموو ژیانما
ویستومە بزانم ئەو کەسانەی باوەڕیان بەخوایە ینی چۆن بچمە مێشکیانەوە بزانم چۆنە. ئێستا تۆش ناتوانانی ئەتەوێ بیتە مێشکی منەوە بزانی چۆنە. بەڕاستی ئێمە بە یەک ناگەین چکە ئەو شتە مەسەلە باوەڕە، باوەڕیش ینی بە قسە هینی سوودی نییە. تۆ باوەڕ تا سەرکەوت سپاس دەکەم یەک دەرفەتنێ بەس ئەو تا شاعیرە بێنە سەرەوە لە حەزێت نەبێت ئەدی حەزێت نەبێ وەکو برایەک کێ تا شاعیر لە ڕێزی خوارەوەیە خەر هەستەکەم بابەتەکە بێ سەردەرەکەی بگۆڕم کاکە سەرکاو پێت باش ئەوتە وای ڕاستە لە ڕێزی فۆڵۆوین بیدا سپیکە سەردەرەکە بیکەم بەچی کاک سەرکاو ئەوەی نامێ ئەوەی فەراتبیر باڵهین بێت ئەکرێت ئەم ژوورە داخەین ژوورەکە بەناوی فەراتبیر باڵ بوو یەک دقە هاوڕێیان تکایە هەر ئێستا سەرکاو خودی خۆی یەک دقە کاکە شاعیرگیان لە یەک دقە دایەخەم هات و خانسا ئێستای کەمەوە ئێستای کەمەوە وەرنەوە هاوڕێیان بەس باو ژوورە گەرمی خۆشە 2 دقە یەکسەرێکەمەوە یەکسەر یانی